ناخی مرۆڤەکانەوە دروست دەبێت کاتێک ئەو شتانی لە دەوروبەریان ڕوئەدا یاخود کێشە گرفتێک ڕوەدا یاخود ئەو شتێک کە ئەوان مەبەستیانە ڕووی نەداوە یاخود بەپێی ئەوە نییە کە ئەوان بۆیان داناوە یاخود پێیان خۆشە کە ببێت ئەو ڕووداوە. بۆیە کاتێک ئەو ژینگەی دەوروبەرمان بۆ شێوەیە نییە کە ئێمە مەبەستمانە ئەما بێتە خۆی ئەوەی کەوا کۆمەڵێک مادەی کیمیاوی لە مێشکمان دەربدات یاخۆت هەندێک شەپۆلی کارەباییەکە لە ناخمانە یاخود لە مێشکەوە دەرئەچێت ئەو شەپۆلانە هەروەها هۆرمۆنی پێم وابێت کۆرتیزۆنە کە ئەوەش دەری ئەدا مێشکمان ئەمانە هەمووی هۆکارن بۆی کەوا ئێمە تووڕەبین و هەڵبچین. بێگومان کۆمەڵێک کاریگەری سلبی هەیە کە لەسەر ئێمە و دەوروبەرەکەمانە ئەویش کۆنتترۆل نەکردنی ئەبێتە هۆی ئەوەی کە کارزانەوەکەمان خراپ بێ هەندێک جار و لە کەسێکە بۆ کەسێکی تر جیاوازە هەندێک جار کەساکات تووڕەبوونێکی ئاساییە بەڵام هەندێک کەسەیە کە ئەمە بەشێکە لە کەسایەتی ئەو تووڕەبوون و هەندێک جاریش کات تووڕەبوونێکی زۆر و ناتوانێت کۆنتترۆلی بکات و زیان بە خۆی و دەوروبەرەکەی و بەرامبەرەکەش یەگەیەنێت. پێویستە ئێمە کۆنتترۆلی تووڕەبوونمان بکەین بۆ ئەوەی کە زیان و دەوروبەرەکەمان نەگەێنین. ئەویش کا پێغەمبەرمانیە دووری خوای لەسەر بێت کە پیاوێک دێ بۆ لایەڵێت کە پێویستەمە چی بکەم بۆی بچمە بەهەشتەوەیش پێڵێت کە پێویستە تۆ تووڕە نەبیت و چەند جارێکیش دووارەیە کاتەوە کە تاکو چەند پێویستە کە تۆ کەسێکی هێمن بیت کەسێکی ئارام بیت و تووڕە نەبیت چونکە لە تووڕەبوونەوە ڕەنگە تو هەندێک شت بڵێ هەندێک کاردانەوەت هەبێت کە ڕەنگە بەدەر لەوەی کە وشەی نەشیاو بەکاربێنی یاخود هەندێک شت بڵێ کەەوە کەس ئازاری پێ بکات ڕەنگە تۆ تەنانەت لی بدەیت یاخۆت هەندێک جاری گەشتوت ئەوەی کا کەسی بەرامبەر بکوژیت. بۆیە پێویستە کە کۆنتترۆلی خۆت بکەیت بە چەند ڕێگایەک. ئەویش بێگومان زۆر پێویستە کە شوێنەکەت بگۆڕیت هەندێک جار یاخود ئەگەر هاتوو تۆ بە پێوە بوویت دابنیشیت ئەگەر دابنووشیت داشنیشت بوویت کاتێک تووڕە بوویت ئەڵێس پاڵ بدەیتەوە و کۆمەڵێک ڕێگەیترەوە. هەروەها پێش ئەوەی کە تۆ کاردانەوەت هەبێت هەناسەیەکی قۆڵ هەڵمژیت کە مەشوات لێکات ئارام بیتەوە و هەندێک جاریش کاتێک کە تۆ تووڕابیت ڕەنگە قورگت و شک بێت یاخود پلەی گەرمی بەرز بێتەوە ئەتوانی بچیتە شوێنێکی فێنکتەر یاخود ئاو بخۆیتەوە ئەمەش فێنکت ئەکاتەوە وات لێکات کە ئارام بیتەوە هێمن بیتەوە. هەندێک جاریش ئەمە لە منداڵیەوە چۆن بڵێن دروست ئەبێت لەگەڵمانە کە کەسێکی تووڕێ گەر هات و یارمەتیت نەدەن ماڵەوە کە ئارام بیتەوە تا کە ئەم وازلم کردەوە یاخۆ دوازلم سیفاتە بهێنیت ڕەنگە لەگەڵ تێپەڕبوونی کاتەوە تاکو تۆ گەورە بیت زیاتر لەگەڵ تۆ بمێنێت و یاخۆت چۆن بڵێن تووڕەبوونەوەکەت زیاتر بێت بەرامبەر بە شتێکی ئاسایی تۆ تووڕەوی. بۆیە بینیت کەوا ئەو کەسانی کە لە جیلی پێشوون دایک و باوکەکان لە ئێستا سێرەکەت زیاتر تووڕەن وەک لە کەسانی ئێستا تۆزێک هێمنترن جیلی ئێمە بەڵام لەگەڵەوەشە ڕەگە تۆڕە کۆمەڵاتەکان ببینین کە هەندێک شت ئەوترێت بەڵام ڕەگە لە ڕاستیە وانە بن بەڵام بە شێوەیەکی گشتی تۆزێک هێمنترن جیلی ئێستا یاخودنەوەی ئێستا و کاتی تووڕەبوونیش کۆمەڵێک بەدەر لەو شتانی کە لە ڕووی دەرونیەوە ڕۆدا لە ڕووی جەستەیشەوە کۆمەڵێک شتی تر ڕووەدا ئەویش ڕەنگە گورچیلەکانمان بۆستن لە کارکردن ڕیخۆڵەکان بۆستن لە کارکردن ئەمەش بێگومان چۆن بڵێن کاریگەریەکی سلبی ئەبێت لە سەرمان هەروەها شەکرە زیاد دەکات پەستانی خوێن هەروەها لێدان و خەفەقانی دڵیش بە هەمان شێوە کە مەش مەترسی توشبوون بە نەخۆشیەکانی دڵ و هەروەها جەڵتەی دڵیش زیاد ئەکات بۆیە کە ئەڵێ ئەوترێت کاتی تووڕەبوون هەوڵدەی خۆت ئارام بکەیتەوە دوورکەویتەوە لەو شوێنە بۆی کەوا هیچ یاخود ئەگەر هاتو تۆ کەسێک بووی تەمەنێکی گەورەت هەبوو یاخود خۆت کەسێک بوویت کە نەخۆشی پەستانی خوێنت هەبوو کە زەختی پێوەتر یاخود شەکرت هەبوو پێویستەکەوا دەوروبەرەکەشت لەگەڵ تۆیا بن دەوروبەرەکەت هێمن بن هەوڵدن کەوا تووڕەت نەکەن بەدل لەوەی کە خۆش دەتوانی هەوڵ بدەیت کە کەسێکی هێمن بێت و لە وڵاتانی دەرەوەش گەر هاتو یەکێک لە ئەو کەسانی کە کاریان لە چۆن بڵێن ئەگەر ڕێکخراوێک بوو یاخود هەر شوێنێک بوو یاخود کۆمپانیاکان ئەگەرێکێک لە ئیمپلۆیەکانیان یاخود مۆزەفەکانیان کە چۆن بڵێن کۆنتترۆلی تووڕەبوونی خۆیان نەکرد کە وترێت ئەنگەر ئیشی و یاخود باد تێمپەر یاخود شۆرت تێمپەر ئەم کاتە پێویستە بێ مانجمنت یاخود چۆن بڵێن کۆنتترۆلی بکەن بنێردێن بۆ شوێنێکی تایبەت یاخود پزیشکی دەرونی بۆی کەوا کۆنتترۆلی ئەو تووڕەبوونیان بکەن بۆ ئەوەی کە زیان بە دەوروبەرەکەیان نەگەێنن چونکە بێگومانە گەر هاتوو کەسێک تووڕە بێت ڕەنگە دەوروبەرەکەی نەتوانن کۆمەڵێک قسەی لەگەڵ بکەن یاخود کارکردن لەگەڵ کەسەیە تۆزێک زەحمەت بێت قورس بێت
بۆی لە وڵاتانی دەرەوە زیاتر لێرە بۆ ڕادەیە گرنگی پێنادرێت بەڵام لە وڵاتانی دەرەوە ئەنێردرێن بۆ شوێنێکی تایبەت بۆ کۆنتترۆلکردنی تووڕەبوون و هەروەها چۆن بڵێن لەگەڵ ئەو شتانی کە ڕۆدا لە دەوروبەرمان لەگەڵ ژینگەمانە چۆن پەیوەندەکانمان باشتر بکەین و هێمن بین. بەڵێ ئەڵبەتە بابەتی ئەمڕۆمان بابەتی هەڵسوونە و بابەتە دەرونی کە لە بەشێکی زۆری تاکی کووردا هەیە بابەتی تووڕەبوون بەڵام مە لە کەسێکەوە بۆ کەسێکەوە ینی جیاوازی هەیە هەندێک جار ڕەنگە ڕادەکەی جیاوازتر بێ هەندێک جار ینی ئەو خاوەن کەسایەتیە با بڵین ئەو هەڵچوونە دەرونیی جیاوازە و تووڕەبوونی جیاوازە بەڵام بەڕاستی پێچەوانەی هەڵچوون کەویش هێمنی و ئارامیەوە نیعمەتێکە کە خی گەورە بە هەموو کەسێکی نابەخشێ بەڕاستی کەسی ئارام کەسی هێمن کەسی لە سەرخۆ هەمیشە خاوەن کەسایەتیەکی تایبەتە بەڵام تووڕەبوون هەڵبەتەوەکو هاوکار مامەژەی پێکرد ئەنی کۆمەڵی هۆکاری لە پشتە کۆمەڵێک با بڵین بابەت هەیەکەوە لە کەسێک دەکات تووڕە بێ ڕەنگە کۆمەڵی بابەتی سەرشی هەبێتکەوە لە هەموو کەسێ بکات تووڕە بێ جیا لە خاوەن کەسایەتی جیا لەوەی کە خاوەن تایبەتمەندیەکە بەڵام هەندێک جار دەبینین بە پێچەوانەوە هەندێک کەسێ بە بەسیترین شت بە سادەترین شت تووڕە دەبێ کە ئەمە پێویستی بە چارەسەر و بە خۆداچوونەوەی هەندێک جار پزیشکانی دەرونی ینی بە پێویستی دەزان ئەو کەسانی کە با بڵین بابەتی تووڕەبوون بابەتێکی سەرکیە لایەنەوە بە ئاسانترین شێوە بە بەسیترین شێوە تووڕە دەبن پێویستە سەردانی پزیشکی دەرونی بکەن بۆ ئەوەی ڕێگە و چارەسەری گونجاویان بۆ دابنێ هەڵبەتە ڕێگە ڕاستەکە ئەوەیە کە پرس بە پسپۆڕانی دەرونی بکەی و پرس بە پزیشکانی دەرونی بکەی ئەخۆ ینی هۆکاری تووڕەبوونی تۆ چیەوە ئەو پاڵنەرانە چینکەوە لە تۆ دەکەن تووڕە بن هەڵبەتە بابەتی تووڕەبوون بابەتێکە ینی هەندێک جار کاردانەوەی تووڕەبوون کاردانەوەی خراپی لێ دەکەوێتەوە کاردانەوەی تووڕەبوون ئەنجامێکی خراپی لێ دەکەوێتەوە بە خۆما دەبینین ینی لە کۆمەلگادا ڕۆژانە دەبینین بەشێکی زۆری ڕووداوانی کە ڕوو دەدەن چ ڕوودا و کۆمەڵایەتەکان بن یان ڕووداوی کوشتن ڕووداوی نەخوازراو بن بەشێکی زۆریان پەیوەندی بەوە هەیە کە ئەو کەسانە لە کاتی تووڕەبووندا و کاریان ئەنجام داوە لەو کاتی کە بۆ نمونە ناتوانیەوە کۆنتترۆلی هەست و دەرونی خۆیان بکەن یاخود ناتوانانی بە شێوەیەکی باش کۆنتترۆلی ئەو هەستە بکەن کە لەو کاتەدا ڕوبەڕویان بۆتەوە بۆیە دەبینین ینی لە کۆمەلگادا بەشێکی زۆر لەو ڕووداوانی کە ڕوو دەدەن بە تایبەتی ڕووداوە کۆمەڵاتەکان کێستا لە کۆمەلگەی خۆماندا ڕووداوی باون و ڕۆژانە ڕوو دەدەن و دووبارە دەبنەوە بەشێکی زۆری پەیوەندی بۆ هەیە کە ئەو مرۆڤە لە کاتی تووڕەبووندا بڕیاری داوە هەڵبەتە بڕیاری کاتی تووڕەبوون هەندێک جار بڕیارێکە نەکە هەندێک جار وەڵا زۆر جار بڕیارێکە کە مرۆڤەکان ینی دوزار پەشیمان دەبنەوە چونکە هەڵبەتە بڕیاری کاتی تووڕەبوون بڕیارێکی دروست نییە هەندێک جار بەبێ ئەوەی مێشک لێکدانەوەیکی باش بۆ ئەو بڕیارە بکە و بۆ بێ ئەوەی با بڵین لێکدانەوەیکی باش بۆ لایەنە باش و خراپەکانی ئەو بڕیارە بکە بڕیار دەدا کە هەڵبەتە ئەمە دواتر با بڵین زۆر جار پەشیمانی لە دوایە ئەو کەسانی کە لە کاتی تووڕەبووندا بڕیار دەدەن هەندێک جار بڕیاری غەڵەت دەدەن و هەندێک جار بڕیارە نادروستەکە دەدەن بەڵام بەهۆی ئەو پەستانە دەرونی کە لەو کاتەدا لەسەری دروست دەبێەوە بەهۆی ئەو هەستەی کە لەو کاتەدا هەیەی بۆی ئەو هەڵچوونە دەرونی کە لەو کاتەدا هەیەی و مرۆڤ لەو کاتەدا بڕیار دەدا وەک باسمان کرد زۆر جارش بڕیارەکە بڕیاری ناچەند دروست و بڕیاری هەڵەیە لە کاتی زۆر باشە هاوکارانمان پێمانەڵێن کاتی ئەم بڕگەیەمان زۆرمان نەماوە هەڵبەتەن پێمان خۆش بۆ قسە باسی زیاتر بکەین بەڵام پێم خۆشە باسی بکەم کە زۆر جار لە کاتی ئەوەی کە تووڕە دەبین هەندێک گۆڕانکاری لە جەستەدا ڕوودەدا و هەندێک جار بۆ نمونە سووربوونەوەی دەموچاوە وەکو هاوکار ماماژەی بۆ کرد هەندێک جار مرۆڤەکە ناتوانێت بە شێوەیەکی تەندروست و باش قسە بکە هەندێک جار ینی فشاری خوێن شەکرە زیاد دەبێت ینی ئەمە کۆمەڵی کاریگەری یاخود کۆمەڵی لێکەوتی تەندروستی خراپیشی دەبێت لەسەر تەندروستی مرۆڤ هەڵبەتە بۆیە گرنگترین شت و باشترین شتەوەی کە مرۆڤ لە کاتی تووڕەبووندا ئەو ڕێگە و ڕێکارانە بەکاربێنێکەوەی لێ دەکەن هێمن بێتەوە کەوای لێ دەکەن لە سەرخۆ بتوانێت بڕیار و قەرارەکانی بدا بۆیە گرنگترین شت ئەوەیە کە مرۆڤ بە تایبەتی و مرۆڤانی کە زوو تووڕە دەبوون و بە سادەترین شێوەش تووڕە دەبن بتوانین لەو کاتەدا کۆنتترۆلی تەندروستی و کۆنتترۆلی دەرونی خۆیان بکەن زۆر باشە ئەم پێمان خۆش بە قسە باسی زیاتر بکەین لەسەرم بڕگەیە هەڵبەتان بڕگەیەکی گرنگە و پێمان خۆشە لە ڕۆژانی داهاتوودا پسپۆڕانی دەرونی میوان بن لێرە و قسە باسی زیاتری لەسەر بکەین ئێستاش هاوکارانمان فیچەرێکیان بۆ ئامادەکردن سەبارەت بە دروستکردنی دۆشاوی ترێ با پێکەوە بینێری بین
ساڵانە ئێمە لەما گەشتەوە دەست دەکەین بە دۆشاو بە هەرەوەز و بە خێزانی هەر کەسە بۆ خۆی جاری وایە بنەماڵەکان کە سوکاری یەکن بە یەکەوە چنددە و شاخە ترێکە دێنین لێرەکانە ئەیکەیمە دۆشاو. ئەلێ گرنجانیش لێ بەگلی دۆشاو ناسراوە گرنجانێک سپیە گڵەکەی زۆر سپی جوانە ئێمە بەانی کا حەمەڕەشمان نا لەوێ گلی وێنین تر ئەو گڵە بە ئەمە دۆشاو دێ و بەکاری دێنن بەس بۆ دۆشاو بۆ تەڕاوی ماریش زمانی زوو بەکاریان دێنا سپیان نەکەشتێکی جوان و خاوێن و پاکە. لە بیداەتیا کە دەستمان پێ کرد ترێکە دێنین مەنجەڵەکان ڕیزەکەین ئەبێ یەکێک بانکەین بیگوشە جزمەی خاوێن لە پێکە جوان خۆڵەکە بێنین خۆڵەکە دا ترێکە ئەیکەینە گوێنیەوە لە گوێنیای گوشین تۆزە خۆڵیشی پێیەکەین ئەو خۆڵە بە خۆڵی دۆشاو ناسراوە پێیەکەین و ئەیگوشێ و ئەنجا دوایەکەنە مەنجەڵەوە بۆ کوڵاندێن. کە زرینگایەوە و خەڵتۆ مڵتەی پێوە نامێنێ ئەنجا دوایی نەقلیەکەن بۆ ئەو ئاگرەی کە دەبێ بە دۆشاو. بیداەتی ئەبێ بیکوڵێنن پێڵێن مێرولام بکایان دۆزە بکوڵێ کە کوڵا ئەبێ ئەو ئاگرەی لە من لابەی بیخێ تەنچێک ئاوەوە یان بیخێ مەندەڵی چکەوە.
چەند زۆری ترێمان هەیە بەڵام دۆشاو لە تریەکان پێک دێ لە هەمویان دۆشاو لە هەر کامیشان بێ پێگێ لە ترێ ڕشکە لە ڕەژمیری لە کشمیر لە مامبرایمە لە تافی لە بەڵام تافی مامبرایمە تۆزە خۆشەویستە ئەیخەنە بازاڕەوە بۆ فرۆشتن ئەگەنا ڕەژمیری هەموو تێ ڕەشەکانی کە بەعامل هەموو تێسپیکەکەش فقط هەمووی بەعامل دۆشاو دێ و شتێکی خۆشە دۆشاوی سپی جا لەگەڵ دۆشاوی تێ ڕۆژکەی ئەگار بە ترێسپیکەی بیکەی دۆشاوەکە سپی دەرەچێ دۆشاوەکە سپی دەرەچێ ئەگار بەترێ سپیکە بکە بە تێ ڕۆژکە بکەی بە ترێ ڕۆژکە دەرەچێ هەروە شتێکی ئاوا ئەنتیکە و چاکە دۆشاوی لێ دروست دەکرێت باسووخی لێ دروست دەکرێ ئیتر مێژی لێ دروست دەکرێ ئەم دۆشاوە سفەتی زۆرن یەکەم کە بۆ خۆی یەخورێ شتێکی زۆر زەریف و ئەنتیکە بوو زەمانی خۆی ئێستا وەک پێویست نا ئەو کاتە دەکرا بە هەڵوا کە شتێکی زۆر خۆش و نایە بە دوایە کرا بە دۆشا و ڕۆن شتێکی زۆر زەریفە ئەندا خەڵک ئەگاچوو بۆ شاخ ئەی پێچاوە لەگەڵ خۆی برد لەوێ وەک پێخۆر نانی پێخواری چکێ نەبوو ئێستا خورما با هێلکا بە ئەو کاتە فقط دۆشاوە بوو بەڕاستی نەکەس نە شەکرەیە بوو نەزەختیە بوو نەیچیە بوو شتێکی زۆر ساز و باش بوو. سواز باوکارانمان بۆ ئامادەکردنی و فیچەرە بەڵێ خۆشەویستان لە شەش لە بڕگەی پامنێران دەچینە لای پامنێرانمان هەواڵ و زانێرەکان لە پامنێرانمان وەردەگرین سەرەتا لە کەرکووکەوە دەست پێ دەکەین دەچینە لای شاڵاو ئەمەر شاڵاو بەیانی باش و سڵاوت لێ بێ هەواڵ و زانێرەکان لە کەرکووک چییە؟ دیلان سڵاو ئەم کاتی تۆ بینەرانی کەناڵی کەرکووک باش دیارە زانیاریەکان ئەوەیە کە من دەمەوێت لە ئەو خۆپیشاندانەی کە دوێنێ لە پەنجعەلی لە نێو بازاڕی پەنجعەلیدا دەستی پێکرد دیارە ژمارەیەکی زۆر لە دوکاندارانی ئەو گەڕەکە بەهۆی ئەوەی کە دووسایدی پەنجعەلی بە نێو بازاڕەکەدا دەڕوات وە بەشێکی زۆر لە دوکانەکانیان بەو هۆیەوە دەڕوخێندرێت بۆیە ئەوان دوێنێ گرت بوونەوە بۆ ماوەیەک ئەو ڕێگایان گرت کە داواکار بوون تێدا دوکانەکانیان وەخۆی بمێنێتەوە دیلان ئەوەشی کە سەبارەت بە کەشوهەوا دیارە ئەمڕۆ بە پێی پێشبینیەکانی کەشناسی عێراق وا بڕیارە ناوە بارانی با لێزما لە کەرکووک و لە بەشێک لە شارەکانی دیکەی عێراق ببارێت دیلان ئەوەشی کە هەیە ماوەی چەند ڕۆژێکە ئەو کەیسی ئەو مامۆستایی کە گوایە لە ڕێگای فەیسبووکەوە لە گەڵ خوێنکارێکیدا چەندین نامە ئاڵوگۆڕ کراوە کە ئەوە بۆ خۆی دەنگدانەوەیەکی زۆری لە نێو شەقامی کەرکووکدا لێکەوتەوە دیارە هەرچەندە مامۆستاکەوە خۆی ئاماژەی بۆ کرد کە ئەو شکاتی کردووە و ئامادەیە بۆ هەموو لێکۆڵینەوەیەک لەگەڵیدا بکرێەوە ئەو دەڵێ من ئەو کارم نەکردووە دیارە ئەمڕۆ بۆ ئەو مەبەستا یەکێتی مامۆستایانی کوردستان دیارە لقی کەرکووک ئێستا کە من بۆ خۆم لە خوێندنگەی دواناوەندی هەورامانی کچانم دیارە ئەوان هاتوون لێرە سەردانی ئەم خوێندنگایان کردووە و هاتوون بۆ لای ئەو مامۆستایە من بۆ زانیاری زیاتر دەمێ بچمە لای مامۆستا کەماڵ کە بەڕێژیان سەرۆکی لقی کەرکووک یەکێتی مامۆستانی کوردستانن ئەمڕۆ هاتوون بۆ ئێرە مامۆستا سڵاوت لێبێ ئەگەر بکرێت باسێک لە ئامانجی ئەم سەردانەتان بکەن ئەمڕۆ بۆ ئێرە. بەڵێ ئێمە لە دوای لێکۆڵینەوەی کە دوێنێ ئەنجام درا لەلایەن سەرپەرشتیارانی کەرکووکەوەیەکی سەرپەرشتیاری دەرکەوت ئەم مامۆستا بێتاوانە ئاگای لە هیچ نییە کە هاکراوە خۆشبەختانە هەر ئیمڕۆ کۆمەڵێ زانیاریمان دەستکەوت کە بابلێن ئەوەش بە بەڵکەکان لە بەردەستماندایە کە مامۆستا بەرەزە هاکراوە مامۆسایەکی لێ هاتووە مامۆسایەکی بە ئەزمونە مامۆسایەکی بەتوانایە خۆشەویستە لای خوێندکارەکان داویست لەم ڕێگایەوە ئەم مامۆستا بەڕێزە ناشریکەن بۆیە ئێمەش وەکو یەکێتی مامۆسایان بەتوندی ئیدانەی ئەو کارە نەشیاواکەین بەتوندی دژی دەوەسینەوە پاڵپشتی مامۆسایانی خۆمانە بین ناکرێت لە نێو خوێندرگایە کە مامۆسایەک سەربەرز بێت و مامۆسایەکی بەتوانەوە بە ئەزمون بێت و بیانێ کەسانی نەفزنزم ناشرینەکان ئێمەش لێرەوە هەر پاڵپشتی تەواوی ئەو مامۆسایە ئەبین لە ڕێگەی یاسا هاوکارێ بین بە هەموو شێوەیەک مامۆسای ناوبرا و مامۆستا ڕزگار کەسێکە سەربەرز
بەرزە هەرخۆشی کە شکاتی کردووە لە ڕێی دادگاوە بەڵگەکان زۆرش تەواوی زانیاری ئێستا لە دوای منە ئەتوانن چی لەگەڵا بکەن و تەواوی زانیارەکانشی لەلایە بەس خۆشبەختانە ئەم مامۆستا بەڕێزە زۆر بێتاوانە زۆر خۆشەوی سەلام خوێندکاران لە نێو مامۆستایان کەسانی نەفزن مزبشتیان ناشرینیکەن ئێمەش وەکو یەکێتی مامۆستایان قبوڵی ناکەین دانەی خوێندنی کوردی ناشرینکەن لە ڕێگای ئەم جۆرە کەسانە نەفز نزمەوە خوێندنی کوردی لە ئاسێکی باشە لە کەرکووک مامۆستاکانیان لە ئاسێکی باشە بەس بەڵام بەداخەوە لەلایەن چەند کەسێکشەوە کە لە مەوزوعەکە حاڵی نەبوون تێنەگەشتم لە مەوزوعەکە ڕاستەوخۆ قسەی بەرز و نزمیانە کرد بۆیە دەبێت مامۆستا پاداش بکرێتەوە نەکرد مامۆستاڵی هەموو مامۆسایانی کەرکووک چونکە ماوە لە 2014ەوە ئەم مامۆستایانە مامۆسایانی هەرێمی سەر بە هەرێمی کوردستان بەبێ موچە مامۆداوامی خۆیان کردو خزمەتی خوێندکارانی خۆیان کردو لە نێو شاری کەرکووک اینجا بۆیە ئێمە داواکەین لە خوێندنی کوردی لە ئەم جۆرەشتانە دەبێت تەواو پاڵپشتی ئەو مامۆستایانە بکرێت و هاوکاریان بن. مامۆستا ئەوەی بینیمان لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکانیشدا چەندین پیج ینی یەکسەر کەوتنە هێرشکردنە سەر ئەم مامۆستایە ئێوەکو یەکێتی مامۆستایان ڕێکارەکانتان چی دەبن بۆ ئەوەی کە هەم لە پشتی ئەم مامۆستایە بن و هەم مامۆستانی دیکەش بۆی شتی هاوشێوەیان بەسەردانەیە. بەڵێ ئەم پەیزانە کە هێرشیان کرد بەسەر مامۆستا بەڕێزە پەیوەندیان پێوە کردووە کە داوای لەبردنیشیان کردو نەمانزانی و لەو شتانە شتێک بووە شتانە بەڵام خۆشبەختانە لە دژی ئەو پەیزانش مامۆستا ڕزگار هەموو بابێن پاڵپشتیە بین و داوای یاسایی خۆی تۆمار کردووە لە دژی ئەو پەیژانە لە ئەمنی وەتەنی کەرکووکە. یعنی ئەوە ئێستا تەواو سەلمێنراوە کە مامۆستا بێتاوانە؟ ئەوە هەموو بەڵگەکانە ئەگاتوانی کابیرەکانت هەمووی بێنیتە پێشەوە کە چی کراوە چی نەکراوە بە چی مۆبایلێکش کراوە بە چی شتێک کراوە هەموو لە بەردەستدایە. ئەم مامۆستا بەڕێزە زۆر بێتاوانە مامۆسایەکی بە ئەزمونە مامۆسایەکی لێ هاتووە یەکەم ڕۆژ پەیوەندی پێوەی کردوتی مامۆستا من ئامادەم 480 خوێندکارم هەیە ئەگەر بێت و یەک خوێندکارێک لێم ڕانە ناڕازی بێت و یەک گریشی لەم هەبێ وتی من ئامادەم لەو ئامادەم هەموو شتێک لە بەردەم یاسایە بەڵام شکر بۆخوا ئەم مامۆسانە لە گوڵ پاکترە لە ئاوێنە پاکترە هیچ کێشێشی نییە بەس تەنها ئەوەنە هەیە مامۆسایەکی لێ هاتووە مامۆسایەکی بەتوانایە دەیانیش لەم ڕێگا لەم شتە نەشیاوانە ناشرینی بکەن مامۆسای بەرز مامۆسای بە ئەزمون مامۆسای لێ هاتوو هەردەم یەکێتی مامۆسایان لە پشتێتی بۆم جۆرە کەسانە نەفز زمانە ناشرین ناکرێت. زۆر سپاس بۆ مامۆستا کەماڵ. بەڵێ دیلە دیارە وەک ئەوەی کە خۆشت جۆبیستی بووی ئێستا بەپێی ئەو بەڵگانەی کە هەم لە لای مامۆستا کەماڵ هەم لە لای مامۆستاکە خۆیەتی ئەو بێتاوان دەرچووە و بڕیاریشانی لە چەند ڕۆژی داهاتوودا تەواوی لێکۆڵینەوەکان ینی بگەن بە ئەنجام و بە تەواوەتی هەمووی بۆ ڕایگشتی ئاشکرا بکرێت. زۆر باشە شاڵە و باس لەوە دەکرێت کە لیژنێکی لێکۆڵینەوە لەسەرم بابەتە پێکێنراوە و مامۆستایش دوێنێ کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەنجامدا ئەگەر زانیاری تەبێ کارەکانی ئەم لیژنەیە بە کێو گەشتون. دیلان کارەکانی لێژنەکە دیارە بەردەوامە ئەوەی ئەو بەڵگانەشی کە هەیە دیارە دەستکەوتووە لە ئەنجامی ئەو لێکۆڵینەوانە بووە کە لێژنەکە دەستی پێکردووە دیارە وەک ئەوەی کە ئێستا بۆ خۆ جۆبیستی بووی مامۆستا کەماڵ ئەوەی ڕاگەیان کە بەپێی بەڵگەکان تەواو سەلمێنراوە کە ئەو مامۆستایە بێتاوانە و دەرکەوتووە لە ڕێگای چ موبایلێکەوە و لە چ شوێنێکەوە ئەو کارە ئەنجام دراوە واتە ئێستا وەک ئەوەی کە مامۆستا کەماڵ بۆ خۆی ئاماژەی بۆ کرد لێکۆڵینەوەکان گەشتون بە ئامانج و ئەنجام یاخود و تەواو بێتاوانی مامۆستاکە لەو بارەیەوە دەرکەوتووە. زۆر باشە شاڵ فەرموو. هەر لەسەر پەروەرزە بابزانی تاقیکردنەوەکانی پۆلە ناکۆچەکانی سەرەتایی چۆن بەڕێوەچێ ئێستا؟ سارا ئەگەر پرسیارەکە دووبارەکەیتەوە تاقیکردنەوەکانی پۆلە ناکۆچەکانی سەرەتایی چۆن بەڕێوەچێ لە ئێستا؟ بەڵێ دیارە دەبینین کە دوێنێ بە بەشداری چەندەها هەزار خوێندکار تاقیکردنەوەکانی پۆلە ناکۆتاکان لە کەرکووک دەستی پێکرد دیارە پەروەردەی خوێندنی کوردیش لە شارەکە تەواو ئامادەکاری بۆ تاقیکردنەوەکان ئەنجامدا بوو ئەوەی کە هەشە ئێستا خوێندکاران لە نێو خوێندنگاکانە تاقیکردنەوەکانی خۆیان ئەنجام دەدەن و بە شێوەیەکی گشتی پرۆسەکە بە باشی بەڕێوە دەچێت. زۆر باشە شاڵەوە ئەگەر کۆتا پرسیارمەوە بێت سەبارەت بە
نەخۆشی تای خوێنبەربوون کە ماوەیەکە لە عێراق سەری هەڵدا هەڵبەتە لە شاری کەرکووکیش کەیسێک تۆمار کرابوو و هاوڵاتی گیانی لەدەستدا. ڕێکارەکانی تەندروستی و ڤێتەرنەری کەرکووک چییە بۆ پاراستنی ژیانی هاوڵاتیان بە تایبەتی لەو شوێنانی کە گۆشتی ئاژەڵی تێدا دەفرۆشرێت؟ دیلان دیارە پێش ئەوەی کە ئەو هاوڵاتیە تووشی تای خوێنبەربوون بێت بەڕێوەبەرایەتی هەم فەرمانگەی تەندروستی کەرکووک هەم ڤێرتەرنەری کەرکووک ئاماژەیان بەوە کرد کە حاڵەتێکی گومان لێکراوەیە ئەوە بوو کە توش بوو و گیانی لەدەستدا. لە ئێستاشدا دیارە بە پێی زانیاریەکان حاڵەتێکی دیکەش هەیە کە گومان لێکراوە لە نێو نەخۆشخانەکان، بەڵام تاوەکو ئێستا ڕانەگەێنراوە. بۆ مەبەستە دیارە هەم فەرمانگەی تەندروستی کەرکووک و بە تایبەت یعنی بەڕێوەبەرایەتی ڤێتەرنەری کەرکووک کە بابەتەکە زیاتر پێیوەستە بەوانەوە لە ئێستاوە ینی چەندین هەڵمەتیان لە نێو گوندەکان و لە نێو ئەو شوێنانەی کە ئاژەڵیان تێدا بەخێو دەکرێت ئەوەش با ڕشتنی دەرمان هاوکات دوێنێش لە هەڵمەتێکدا بەڕێوەبەرایەتی ڤێتەرنەری کەرکووک و قایمقامی شارەکە لە نێو شارەکە دیارە بەشێکی زۆر لەو شوێنە یاساییانیان ڕوخان کە گۆشتیان تێدا دەفرۆشراواتە ئێستا هەم قایمقامێتی شارەکە هەم بەڕێوەبەرایەتی فەرمانگەی تەندروستی کەرکووک هەم ڤێتەرنەری کەرکووک بە تەواوەتی دەستیان بە کارەکانیان کردووە و دەیانەوێت ینی کەمترین هاوڵاتی تووشی ئەو تایە ببێت و بۆ ئەم مەبەستە ژانی وەک ئاماژەم بۆ کرد چەندین هەڵمەتیان کردووە و ئەوەشی هەیە پێیوەستە کە دەبێت هاوڵاتیان خۆیان پابەندی ڕێنماییەکان بن و گۆشت بە تایبەتی گۆشت یاخود هەر بەروبوومێکی دیکەی ئاژەڵان لەو شوێنانە بکڕن کە متمانە پێکراون. سپاس بۆ پامێنێرمان شاڵاو ئەمەر کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمان بوو. زۆر باشیمە ڕاستەخۆچی نەکۆیە هاوکارمان کارۆ نازم لەگەڵمانە زانین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ چیە لەوێ. سڵاو لێبێ و بەیانیت باش کاروان بەیانیت باش. بەڵێ ساڵتان لێبێت وەتا کۆیە زیندوی ئەو شارە وە لەگەڵەوەشە چەندین ناوەندی زانستی ئەکادیمی لە کۆیە بەدی دەکرێت. ئێسێمە ئەمڕۆ لە پەیمانگەی تەکنیکی کۆین ئەمڕۆ بەشی نەود و شیکاری ئەمڕۆ فێستیڤالێکی بەهارەیان ڕێخستووە. من هەوڵ دەدەم لەگەڵ ڕاگری بەشەکە ئێستا لەسەر تەواوی ئەو چالاکیانەی کە ئەمڕۆ دەکرێت قسە بکەم کە لەگەڵ مایە و لێرەیە جگە لەوەش دەمەوێت دیمەنەکان بە شێوەی ڕاستەوخۆ بگوازنەوەسە کە ئامادەکاری کراوە بۆ بڵین ئەم فێستیڤالە کە لێرە هەیە دیارە بە هەڵدانی ڕەشماڵ و ئەو خوێنکارانی کەوا هاتوون لێرە لەگەڵ ئەوەشدا خواردن و چەندین شتی تریان ئامادە کردووە بەشی شیکاریشان کردو. من لەسەر لەگەڵ زۆر بەڕێز سەشیراز ڕاگری بەشەکە قسەکەم مامۆستا داینتان باش زۆر سپاس بۆ ئەم دەرفەتی کە بێمەتان بەخشی زۆر سپاس بۆیەوە. ئاماستان لە بەکردنەوەی ئەم فێستیڤالە بەهارەیە چییە لە ئێستایەوە چیتان نمایش کردووە بۆ ئەو میوانانەی کە دێن سەردانی پەیمانگەی تەکنیکی و بەشەکەی ئەوە دەکەن؟ بەڵێ سەرەتا زۆر بەخێر هاتنتان دەکەم و زۆر سوپاستان دەکەم بۆ گرنگیدانتان بە بەشەکەمان و بە فێستیڤالەکە. ئەوەی کە لێرە گرنگە باسیەکەم کەەوە بەشەکەمان بەشی تەکنەلۆژیای نەوت شیکاری کیمیاوی لە ساڵی 2009 دامەزراوە. یەکەم پۆلی خوێنکارانی لە ساڵی 2009 بۆ 2010 وەرگرتووە. لەبەر گرنگی هەرێمی کوردستان و پێویستی هەرێمی کوردستان بەکادرانی ئیشکە لە بواری نەوت و گازدا ئەو بەشەمان دامەزراندووە. لەبەرەوەی خۆمان دەزانین کەوا لە سەردەمی ڕژێمی بەعزدا ڕێگە پێ نەدراوەکەوا لەو کاتانەدا کادری خۆمان هەرێمی کوردستان لە بواری نەوتدا هەبێتن. لەبەر ئەوە لە دوای ئەوە لە 2009 چەندین لقو بەش لە کوردستان کراوەتەوە، بەڵام ئێمە وەکو بەشی نەوت شیکاری کیمیاوی تایبەتمەندی و گرنگی لەوەدایەکەوە یەکەمین بەشە لە وەتاکە بەشە لە سنووری هەرێمی کوردستاندا. دەرچوانی بەشەکەشم بڕوانامەی تەکنیکی دوبلۆم وەردەگرن. ئەو گرنگی بەشەکە و تا چەند پێویستە لە کۆیە عنی بەشە هەبێ. ئەمڕۆ ئەوانەی کە نمایش کراون یاخود ئەو شتانەی کە لێرە بۆ پێشواسی میوانەکان دانراوە بەرهەمی توێژینەوەی خوێنکارەکانتانە لێرەکە نمایش کراوە؟ بەڵێ ئەوەی کە لێرەوە گرنگە ئەمە ئامانجی فستیڤالەکەمان لە چێ
بە دەرەجەیەک ئامانجی فستیڤالەکەم لە دەرخستنی یاخود ناساندنی بەشەکەمانە و گرنگی بەشەکەمانە بۆ دەوروبەر و لەگەڵ ئەوەشەوە توانستی خوێندکارەکانم لە بەشەکە بەڕاستی چەند خوێندکارێکی بەتوانامان هەیە کە هەر هەمووی بەهرە و توانای خۆیان هەیە هەم لە بواری زانستی هەمیش لە بواری بوارەکانی دیکەی هوەری و لە بواری کەلتوریدا ئەوەی کە لێرانە گرنگە لە فستیڤالەکە کە کردومانە تێکەڵکردنی بواری زانستیەکەیە لەگەڵ بواری کەلتوری وەکو ئەوەی کە لە پێشەوە باسم کرد لە پێشوودا لە سەردەمی ڕژێمدا ئێمە نەماتوانین و خۆمان وەکو هەرێمی کوردستان وەکو کوردەکان کادری نەوتی سەر بە خۆمان هەبێت هەر لەبەر ئەوە شەکەوە ئەوە وەکو سیمایەک کە گەلی کوردستان توانیومانە کادری خۆمان لە بواری نەوت و گازدا هەبێتن بۆیە لەگەر کەڵتور تێکەڵاوێکمان کردووە لەبەر گرنگیدانی خۆمان و خەڵکو و وەفامان لە بۆ نیشتمان و گەلی کوردستاندا دوێ چەند بەشێک لە فستیڤالەکەم بێجگە لە بەشە زانستیەکەی کە بە چەند پۆستەر و پرۆژەیە کە لەسەر پاڵاوتن و شیکارکردنی نەوت و سیفەتەکانی نەوت و گاز پێشکەش دەکرێتن لەلایەن خوێندکارەکانمانەوە لەسەروی ئەوەشەوە چەند بەشێکی ترمان هەیە لە فستیڤالەکە یەک لەوانە ئامادەکردنی خواردنی کەلتوریمان هەیە خواردنی کوردەواری و بەشێکی ترمان هەیە لەژێر ڕەشماڵ قاوە و چاو گۆرانی کوردەواری قەدیم پێشکەش دەکەین کە ئەوەش بەشێکە لە فستیڤالەکەمان و هەروە بەشێکی گرنگیشمان هەیە لە فستیڤالەکە لەو بەرەوە کە هەندێک لەو کەلوپەلە بەنرخانەی توڕاتی کوردستان و شاری خۆی بەتایبەتی دێرینەکان بەڵێ دامان ناوە و پێشانی خەڵکی بدەین بۆەوەی هەر هەمومان گرنگی ئەو شتە توڕاتی و دێرینانەی گەلی کوردستان و شاری خۆی و بزانین زۆر سپاسان دەکەم بەگشتی زۆر سپاس وەلایەک زۆر سپاسان دەکەم بەڵێ دیلان مێکە گوێتان لێبوو موتەی بڵێن دەرپساوی بەشەکە بوو کە لە فستیڤالی بەهارێ ئەمڕۆ من دەمەوێت لە نزیکەوە گەر دەفەتمان هەیە دیمەنە وازنەوە لێرە لە بڵێن گۆڕەپانی ئەم پەیمانگایە هەروەکو ئاماژەی پێدا کە ڕەشماڵێک هەڵدراوە بۆ ئەوی کە ئامادە بۆیان بێن لە نزیکەوە هەم پشوویەک بدەن هەمیش ئەو خواردنە کولتوری کوردەوارانەی کە ئامادە کراوە لەلایەن خوێندکارانیشەوە کاروان ئەگەر ڕای خوێندکارانی شوەرگری بزانین ڕایەوان چیە لەسەرکردنەوەی ئەم جۆرە فستیڤاڵانە گەر خوێندکاران قسەمان بۆ بکەن لەسەر ئەم بابەتە بەخاتون بەشی ڕاستەوخۆ دیارە دیلان حەزانیە بەڵام هەوڵ دەدەین بچینە ناوە ئەگەر لەگەڵ مامۆستا بەڕێز و دیێرین و هونەرمەندە بەڕێزانەیە قسە بکەین بەشی ڕاستەوخۆ مامۆستا سەفین ساوتانە بێگەی ئەرگ نەبێت بێنێرەوە زۆر سپاس بەشی ڕاستەخۆ لە کەناڵی یاسمانی کەرکووکەوە لەگەڵتاندا دەبین مامۆستا سلااوت لێ بێت و ئەم کاتت باش ئەمڕۆ ئامادە بە کلارنێتەکەتەوە لە هەموو شوێنێ مامۆستا پیرۆزە دەستان خۆش بێت مامۆستا ئەمڕۆ بەشدارن لە چی مامۆستا ئەوڕۆکە پەیمانگای تەکنیکی کۆیە کە فستیڤاڵی ساڵانەیانە ئەمەش وەکو هونەرمەندانی کۆیە کۆبوونەتەوە لە چەند چالاکیێکی هونەری گۆرانی مۆسیقا و دابوونەریتە کوردەواریەکان و کە تایبەتمەندی خۆی هەیە کۆیە بۆیەش بانگشتی بەڕێز مامۆستا مەلا سەلاحمان کردیا مامۆستا مەلا سەلاحیش کە یەکێکە لە گۆرانی بێژە هەرە گەورە و ناودارەکانی کوردستان بە تایبەتیش خێراتنی دەکەن یەک بەرهەمی بچووکمان پێشکەش دەکەن مامۆستا عەزیز نییە هەر یەک بەرهەمی بچووکمان پێش مەگلە ئەسمان بیست و سێیان لەسەر سنگی ئەلف و بێە مەگلە ئەسمان بیست و سێیان لەسەر سنگی ئەلف و بێە هەتا دەمرم تەمام پێە ئاغا ئاغا و ئاغا چاود پیاڵەی قۆنی ئاغا ئەی ئاغا و ئاغا و ئاغا بۆم تێکە زەرگم داغا دەستان خۆش بێ و دەنگەتان هەر خۆش بێ مامۆستا گیان زۆر سپاس ئێوەمان عەزیزدا گەلێک سپاس بۆیەوە زۆر سپاس مامۆستا گیان وەڵە دیلان ئەمە زیندوی کۆیە ئەمە کاروان ئەو شتانە چییە بە هەڵواسراوی ئەوەی بەڵێ من دیلان ئەوەی کە ئاماژەمان پێکرد ئەم شتانەی کە دانراون وەکو هەم ڕاگرەکەی باسی لەوە کرد شتی دێرین و فۆلکلۆری ناوچەکانی هەرێمی کوردستانن یعنی کا لێرە نمایشکراون لێرە دانراون و لەگەڵ ئەوە شادیلان لەم بەرەوە
ئەو خوێنکارانی کە بڵین هەر لەو بەشەن ئێستا ئامادەکاری دەکەن بۆ خواردنانی هەرچەندە بەیانیشەوە ئێستا ئازانم برسیتانە بەڵام هەوڵ دەدەم تۆزە لە خواردنانتان پێ نیشان بدەم ئەمە شیرنی دەستی خوێنکارانی کۆی نازان بینیتیان سەرنجت داوە ئەسەوە بریانی وا ڕوو دەکرێت لێەوە من هەوڵ دەم چم لە نزیکەوەش ئەنی دیمەنەکان بگوازمەوە ئەگەر قسەشمان بۆکە لەگەڵەوەژە چاتون بە شێوەی ڕاستەخۆ لەگەڵتان چیت ئامادەکرد قسە بکەن لێرە چاتون بە شێوەی ڕاستەخۆ بەڵێ ئێمە وەکو پەیمانگای تەکنیکی فورا هەڵستم ئەنجامدانی ئەو فیستیڤاڵە وەک دەبینین ئێرە جێ خواردنەکانە تەڵەبەکان ئەنواع خواردنیان ئامادە کردووە وەک بریانی و دۆڵمە و قەرە خەرمان خواردنە کوردەواریەکان جیکە لەوە ینی گریم شیرنیش لێرە نمایش کراوە ئەمە هەمووی کاری دەستی خۆ شیرینەکانی ئێرە بەڵێ کاری دەستی قوتابیەکانمانە لەو بەریش بەشێکمان هەیە کە بەشێک لە شیرنەمەنیەکانی کوێتیدا بەشداریان کردو خواردنەکانی خۆیان عرض دەکەن خۆش بێت و بە هیوای سەرکردنتان زۆر سپاس دیران وەڵمەی کۆیشی هاتنەوە تر بەناوبانگە لێرە بە حەقەت یعنی کە هەیە ئەمە دیمەنەکان بوون لەسەر فێستیڤالی بەهارەی بەشی نەوت لە پەیمانگەی تەکنیکی کۆیە بۆ هیوایم ئەتوانی بێتمان لە ڕێگەی شاشی کەناڵی یاسمانی کەرکووکەوە کاری کۆیە نیشان بدەین لە ماوەی ڕابردووە لەگەڵ من ڕۆژدا کە وردەوە لە نزیک دەبین و لە بڵین وەرزی هاوین و گەرمە زۆر باشە کاروان پێما خۆش نێنەوە کەشە خۆشە دەربچین بەڵام باستێن دەبابەتی تر بکەین بزانین دۆخی کارەبار وها نرخیان پێری مۆری داهلیەکان لا کۆیە چەندەوە هاوڵاتیان ڕابۆچونیان لەسەر چیە ئەخۆ گلەییان هەیە یاخودنا لە دوو ڕۆژی ڕابردووە یعنی گلەی و گازندەیەشی زۆر لە تۆڕە کۆمەڵاتیەکان بڵاوبۆتەوە بە ئاراستی ئەوی کە نرخی مۆری ئەهلیەکان بۆ لە شاری کۆیە 9500 نارە بەڵام بە کاتێکدا لە سلێمانی لە بڵین شارەکان و شار بڵێن قەزاکانی سەر بە پارێزگای سلێمانی نرخەکە 5 تا 6,000 دینارە بۆ لە هەولێر بۆ شێوەیە دوێنێ قایمخانی قەزای کۆیە لە ڕوونکردنەوەی کە ئاماژەی بۆ کرد ئەو نرخە لەلایەن ئەوانەوە دیاری ناکرێت بەڵکو لە پارێزگای هەولێرەوە ئەو نرخە دیاری کرا و لە دەسەڵاتی ئەواندانیە و ئەوان هەرچی لە پێنا و بەرژەوەندی هاوڵاتیانی خۆیان دابێ لە شارەکەیە بڵین بڕیاری لەسەر دەدەن بەڵام بڕیاری 9500 نار بۆ ئەمڕۆ ئەوە لە دەسەڵاتی ئەواندانیەوە بڕیاریشە سەنگەڕەکێک ئەمڕۆ لە ڕێگەی داواکاریەکەوە کە ئاراسەی قایمقامی قەزای بکەن نەڕزای خۆیان دەربڕن لەسەر نرخی مۆلیدە ئەهلیەکان سپاس بۆ پامنێروان کاروان نازم کە بە شەیەکی ڕاستەخۆ لە کۆیەوە لەگەڵمان بووی ئابەتە کاروان نازم زۆر ڕۆژ یاخود ئەو ڕۆژانی کە داخڵ دەبێت لەگەڵمانە ینی ئەم کار و چالاکیانە بەسەر دەکاتەوە بە تایبەتی لەو شوێنانی کە لە زانکۆ و پەیمانگاکان کە کار و چالاکیانەیە ئابەتە بوونی ئەم جۆرە فیستیڤاڵانە بۆ خۆی گرنگی تایبەتی خۆی هەیە بۆ زیاتر ئاشنابوونی خوێنکارانەوە بۆ تێکەڵاوبوون و ناسینی خوێنکاران ئەمە لەلایەکی دیکە بۆ ئەو کارانی کە ئەو خوێنکارانە لە ماوەی ڕابردوودا یاخود لەسەر و خوێندنەی کە کردویانە دەتوانن نمایشی بکەن بۆیە دەبینین ینی ئیتی لە کۆتایی وەرزی خوێندندا یاخود لە کۆتایی مانگی وەرزی خوێندندا خوێنکاران یاخود لە بەشێکی زۆر لە زانکۆ پەیمانگاکان لە هەرێمی کوردستان ئەم جۆرە فیستیڤاڵانە ڕێک دەخرێ بۆ نمایشکردنی و کار و چالاکیانی کە ئەنجامیان داوە لە ماوەی ئەو ساڵانەدا کە لە سەری خوێندویان یاخود کە با بڵین بە شێوکی نەزەری خوێندویان و دواتر کار و چالاکیان لەسەری کردو و نمایشی دەکەن ئاخۆ بزانم چیان کردووە ئەوە لەگەڵەوەشدا هەندێک جار ئیدی بابەتی خواردن و شیرەمەنی و جلوبەرگ و هەڵپەڕکی و ئەمانەشی تێدەکەوێت دەستخۆشی لەو خوێنکارانە دەکەین بە هیوای بەردەوامی کاری باشتر بە هیوای بەردەوام بن وەدڵنایەوە بەدەر لەوەش خۆمان خوێندکار بووینە تۆزێک دەربچیت لەو ڕۆتینە بێگومان خۆشە یاخود دوات لێ کات کە تۆزە ئینەرجیە کۆ بکەیتەوە خۆت بۆ کاتی تاقیکردنەوەکان و هەموو بابەتانەوە وەروەها ناساندنی خواردن وەروەها جلوبەرگ و کلتوری کوردی ڕستن وەروەها ئەو هونەرمەندە بە ڕێزانی کە لەوێ ئامادە بوون دەستخۆشیان لێکین بێگومان کەەوە بەرهەمە جانیان پێشکەش کردین زۆر پێویستە کە بەردەوام ئەم فستیڤاڵانە ئەنجام بدرێت و بە ئومێدین کا لە شاری کەرکووکیش گرنگێکی زیاتر بەم جۆرە فستیڤاڵانە بدرێت بۆ خوێندکاران بۆ ناساندنی کلتور و هەروەها
هەروەکو هاوکارە مامەژەی پێکرد خوێندکاران زیاتر ڕەنگە یەکتر ناسن لەویانەیە خۆت چۆن بڵێن خواردن و کللتوری خۆیان بناسێنن بەتایبەت لە شاری کەرکووکەوە فرەنەتەوەیە کە ئەتوانن سوودی لێوەربگرن و یەکتر بناسین زیاتر هەروەها کاتێکی خۆشیش بەسەر بن خواردنێکی خۆشیش بێ گومان بخۆن پێکەوە. زۆر باشە ئەوە هاوکار ماماژەی پێکرد ینی بوونیم زۆرە فیستیڤالانە ینی گرنگی و خەسڵەت و تایبەتمەندی خۆی هەیە بۆ زیندوێتی هەر شارێک سارا ئێمە زۆر جار هەستی پێ دەکەن ینی دەزان کۆپەیمانگەکانی هەرێمی کوردستان ڕەنگەم بابەتە هەندێک جار زیاتر بێ بەڵام بەداخەوە دەبینی لە کەرکووک هەندێک جار بابەتەکان یاخود بە شێوەیەکی گشتیم زۆرە فیستیڤالانە بە شێوەیەکی باشڕێک ناخرێ خود ینی ئەگەر بەراوردەکە بکەین لەگەڵ هەرێمی کوردستان دەبینیندا هەرێمی کوردستان زیاترم زۆرە فیستیڤالان ڕێک دەخرێ بە هیواینەوەی لێرەش لە کەرکووک ئەم بابەتانە گرنگی تایبەتی خۆی پێ بدرێ دەچینە گەرمیان دەچینە لای دڵنیا مەحموود دڵنیا بەیانیت باش وەکو گەرمیانەکان دەڵێن بە هیواین فرە باشبی دەنگ و باسی گەرمیان هەواڵ و زانیاریەکانی گەرمیان چییە؟ بەیانیت باش باینتان باش بە هیوای ڕۆژێکی خۆش گەرمیانەکان بە گەرمیانی ئەڵێن هیوادارین دایمە باشبی بە شێوەزاری کەلۆڕی خانەقینی ئەڵێن هیوادارین فرە خاسبی ئێوەش هەموو لایەکتان فرە خاس و باش بن. دیلان ئەمڕۆ من کۆمەڵێک هەواڵم لایە بەڵام پێم خۆش هەواڵەکان بە پەلە بکەمە بەڵێ زۆر باشە دیارە کێشەی هێڵی ئینتەرنێت دیسانەوە لە بەهۆی خراپی کەش و هەواوە زۆر باشە دواتر دەڕوینەوە لای پامنێرمان دڵنیا مەحموود بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاریەکان لە گەرمیان ئاوا دیارە کێشەی هێڵی ئینتەرنێتی هەبوو بخۆمان دەزانین هەر کاتێک کەش و هەوا خراپ بێەوە دیارە دڵنیا مەحموود ئامادەیە دڵنیا دووبارە سڵاوت لێ بێ. بەڵێ دیلان ئەگەر گوێتان لە من بێ ئەمڕۆ کەش و هەوا زۆر خۆشە و تاو بارانە و خۆریشە لە ئێستاداش ینی لە کفری و لە خانەقین و لە کەلاریش پلەی گەرمی هەر بستنوێ لە هەرچێ شارەکە پاشان ئەگە بینە سەر هەواڵەکانمان قایمقامێتی قەزای کەلار هەڵمەتی لژنەکانیان دەست پێکرۆ بۆ ئەو خواردنانەی ماوە بەسەرچوو توانیوانە ینی ژمارەیەکی زۆر لە سێتی ئاو لە بازارەکانە دەستگیرکەن کە ماوەکەی بەسەرچووە و هەروە بە تۆمەتی دزینی ئامیری پیاوانەیە ئەندازیاری و کەلوپەری تەلارسازی پۆلیس لە گەرمیان پۆلیسی نێشتنی تاوان کەسێک دەستگیرەکە کە تۆمەتبارە بە دزینی ئەوانە نەخۆشخانەی قەڵا کە لە ماوەی ڕابردوودا بۆ کۆرۆنە کرابووە خۆشبەختانە داخرا ئێستا ئەکرێتەوە بەڵام بە شێوازێکی تر ئەکرێتە خزمەتی هاوڵاتیان بۆ نەخۆشی بەشی هەناوی ئەویش هەر لە کەلارە تونند و تیژی دژی پیاوان زیادی کردووە بەداخەوە کە سکرتێری یەکێتی پیاوانی کوردستان ئامارەکانی توندژی بەرامبەر بە پیاوان ڕای دەگەێنێ کە ڕوو لە هەڵکشاندا دایە لە مانگی چواری ڕابردوودا 196 سکاڵات تۆمار کراوە لایەن خێزانەکان و توندژیان بەرامبەر کراوە 17 حاڵەتی خۆکوژی و 4 حاڵەتی کوشتن لەلایەن ژنەکانیانەوە باوکاری کەسانی دیکە هەبووە. هەواڵێکی تر سەرپەرشتیاری داری گەرمیان پێشوازی کرد لە بەڕێوەبەری پۆلیسی دارستانی گەرمیان لەبەرەوەی کە بەداخەوە لە ماوەی ڕابردوودا بەهۆیەوەی کە داعش لە هەندێک ناوچەکان بوو ئەو ئاسکێکی و ئاژەڵە کێویانە بەشێکیان لە ناوچوو کە چەند ساڵە پۆلیسی دارستان سەرپەرشتیانەکە و ڕێگیریەکە لە ڕاوچەکان بۆی ینی لە ناویان نەبن دەیان کوژن و نەیانگرن بەڵام بەداخەوە بۆی شەڕی داعشەوە بەشێکیان ینی لە ناوچوون ئاژەڵە کێویەکان بە تایبەت ئاسک بەڵام ئێستا ئیدارەی گەرمیان ئامادەکاری کرۆ بۆی هاوکاریان کە کەرەستۆپی داویستیان بۆ دابین کە بۆی جارێکی ترە و سروشتە جوانە بگەڕێتەوە. هەواڵێکی تر ینی سەرپێچی کارێک تەقە لە پۆلیسی کەلارەکە دوێنێ بۆی کە چنە سەری تۆمەتبارە بەڵام بەداخەوە پۆلیسێک بریندارەکە. هەواڵێکی ترمان بەڕێوەبەری ڕێگاوبانی گەرمیان لێ تاکو ێسەیش داواکاری نەکراوە لە کاتێکدا نیگەرانی زۆرێ بۆی ڕێگای مەرسی پەرۆزخان کیرتاو بکرێت کە ڕێگایەکە ئێران و عێراق بەیەکەوە بەسێتەوە و قەرەباڵقی زۆری لەسەر چەندین ڕووداوی هاتووی تێدا ڕوویداوە. هەروەها ینی پەرلەمانتارانی عێراق لەسەر دەستی یەکێتی بە سەرپەرشتی مەلاکەریم ژمارەیەک لە پەرلەمانتاران سەردانی مەڵبەندی خانەقینیان کرد و لەگەڵ پەرلەمانتارانی سنووری خانەقین بڵێ لە فراکسیۆنی یەکێتی بۆی کە گوێ لە کێشە و داواکاریەکانی هاوڵاتیان و ناوچانە بگرن. من دەچمە لای بەڕێوەبەری پەروەردەی کفری کە ئەمڕۆ میوانە بەڕێز مامۆستا ئیسماعیل ئەگەر بێنە ئێرە سڵاوتان لێ بێ مامۆستا ئەگەر بێنە ئێرە بەنی بەڕێستان باش با ڕێز و خۆشەویستین بۆ کەناڵە خۆشەویستەکەتان و بینەرە بەڕێزەکانی کەناڵەکەتان.
ماوەساگەر باس لەوکەین کە پرۆسی تاقیکردنەوەکان دەست پێکردووە لە ئێستادا پرۆسەکە چۆنەڕوا ئەبین لە ساڵانی ڕابردوو هەر لە سەرتا ئامادەکاری ئەم ساڵی بایکردوانی کاریگەری لەسەرەوە هەبوو. ناخێ سوپاس بۆخوا بە پشتیوانی مامۆستا بەڕێزەکان و کارگەری خوێندنگا قوتابخانەکانمان توانیمان پرۆسەی خوێندن تەواو بکەین و بگەینە کۆتا پرۆسەی تاقیکردنەوەکانی وەرزی دووەمان و ئەوش لە 8 مانگەوە دەستی پێکردووە. خۆشبەختانە لە کەشێکی ئارام و ڕێکوپێک و سەرکەوتوودا بەڕێوە دەچێت و ئەم ڕۆژ یەکەم ڕۆژی پۆلی نۆی بنەڕەتیە کە تاقیکردنەوەی نیشتیمانیان هەیە و ئەوە دوا کاتەکانی تاقیکردنەوەیە و سەرکەوتوانە و بابێ هیچ گروپێک تێپەڕیوە. ماوەسا وەکەوەی کە ئێمە ئاگاداری ژمارەیەک قوتابخانە خوێندنگە کە سەر بە پەروەردەی بێکەونە ناوچە دابڕاکانەمانە هیچ کێشە و گێروگرفتیان نەبووە. ناسوپاس بۆخوا ئەوانیش ئەمڕۆ تاقیکردنەوەی نیشتیمانیان هەیە و تاقیکردنەوەی پۆلە ناکۆتاکانیشان هەیە و هیچ کێشە و گرفتێکیان نییە و تاقیکردنەوەکان بە شێوەیەکی سەرکەوتوو ئەنجامەدرێت. جگە لەوانە ژمارەیەکی خوێندنگەی ئاوارە عەرەبەکان لە کفریدای ئەو قوتابخانە و خوێندنگانە چەند قوتابی و خوێندکاریانە بێ و چەند خوێندن؟ پێنج قوتابخانە و خوێندنگان لە سنووری پەروەردەی کفری لە ناو هەمان بینای قوتابخانەکانی خۆمانە دەوامەکەن و بوونە تەمایەی گرفت و کێشە و تا ڕادەیەکیش بوونە تەمایەی وێرانکردنی بیناکانمان. نزیکەی 4-5 هزار قوتابیان هەیە و تا ئێستش ماون و حکوومەتی عێراقیش ئاورێکی ئەوتۆیان لێ ناداتەوە تاوەی کێشە و گرفتەکانی ئێمەیان لەگەڵەوانە بۆ چارەسەر بکە یا کێشەکانی ئەوان بە شێوازی تر چارەسەر بکە بارگرانیان لەسەر ئێمە لا. باسمان لە ڕێژەی ئەوان کرد ڕێژەی خوێندکارانی کورد لە سنووری پەروەردەی کفری چەند هەزار؟ نزیکەی ئێمە 12,000 قوتابی و خوێندکار ئێستا لە تاقیکردنەوەکاندان و زیاتر نزیکەی 2,000 مناڵی چاوگەش و جوانیشمان لە باخچەی چاوانەکان هەیە. ماسەر دەمەوێت ینی بە فرسەت هێزارم پرسیارێک لێرە بکەم ژمارەی قوتابخانە خوێندنگە بۆی قەیرانی داراییەوە ڕاگیرا بوو ئەمان هیچ گرفتی بۆ خوێندن دروست نەکرا خود داواکاری ئەوە چ؟ بەڵێ هەندێک قوتابخانە و بینامان هەیە پێویستی بە نوێژەنکردنەوە پێویستی بە لابردون و دروستکردنی بینای سەردەمیانە هەیە بۆی بارودۆخی وڵاتەوە ڕاگیراوە. ئەگەر دەرفەت هەبوو حکوومەت بتوانێت لە ئەم ساڵە بۆ ساڵی تر بێ ساڵی داهاتوو بێ ئەو بینانەمان بێ بۆ نوێژەن کاتەوە یا دروستی کاتەوە بۆ ئێمە پرۆسەی پەروەردە باشتر و سەرکەوتووتر بەڕێوەچ. زۆر سپاس بۆ مامۆستا ئیسماعیل سەمین بەڕێبەری پەروەردەی دیلان ئەمە کۆی زانێریەکانی گەرمیان بۆ گەرەوە پرسیارێکتان هەبێ. زۆر باشە سپاس بۆ پایمنێرمان دڵنیا محمود کە بە شێوکی ڕاستەخۆ لە گەرمیانەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ هەواڵ و زانیاریەکانت. زۆر باشە فیچەرێکمان ئامادەیە هاوکارمان عەزیزە بۆی ئامادە کردوین لا شاری کەرکووک سەبارەت با بەرگ دوورێکە کە خانمێکە فەرمون بینەر فەرمون. ڕێزان حەسەن کۆلێژی ئەندازیاری بەشی شارستانی تەواو کردووە لە جامیعەی کەرکووک نزیکەی 10 ساڵە بێت تەواو کردووە. دوای ئەو 10 ساڵە هەلی دامەزراندن نەبوو حەزم کرد بچمە بوارێکی ترەوە ئەوش کە خۆم خولیای خۆم و حەزم پێیەتی ئەوش بواری دیزاینکردن بوو دیزاینە جلوبەرەکە. ئەم خولیا هەر لە خۆما هەبوو حەزم پێ بوو. ئیتر پەرم پێدا لە ڕێی تەواصل اجتیماعی لە ڕێی یوتیوب بێ لە ڕێی ئینستاگرام بێ بەتایبەت من وەکو یەکەم دیزاینەر لە شاری کەرکووک توانیم دیزاینی جلوبەرگی ئاهەنگەکان بکەم دیزاینی جلوبەرگی بەتایبەتی بوو کە هیچ کات لە کەرکووک نەکرابوو. خۆم یەکەم کەس بووم کە دیزاینی جلی بووک و جلی حەفلە مناسەباتم کرد. ڕنگدانەوەکی زۆر باشیە بە لەناو خەڵک زۆر بەدڵیان بووە تا ئێستا. حەزەکەم هەموو هەر خانمێک هەرچی ئیشێکە خۆی حەزی پێیەتی ئەزانێت تێیا سەرکەوتوو بە بیکە بێت گوێدانە هیچ شتێک بۆ نمونە مەسەل من کە کاتێ دەستم بە خەیاتی کرد هەمویان تۆ مهندسەی چیت داوە لە خەیاتی چی هێناتە سەر خەیاتی بەڵام جۆم نەدا ئەو ڕۆژە خەیات بووم پێش 2 ساڵ خەیات بەڵام ئستا مصەمیمم دوو ڕۆژکە ئینشاڵە بەرەو باشتر و بەرەو سەرکەوتنێکی زیاتر. هاوسەرەکەم پاڵپشتنی زۆر کردووە خێزانەکەم ماڵۆمان با بڵێن دایک و باوکم خوشک و کەسکارم بە گشتی پاڵپشتم بوونە و خەڵکەکەش زۆر بە وشەی جوان بە دەعمی معنەوی زۆر دەعمیان کردووە و ڕۆژانە
کۆمنتی جوانم بۆ دێ ڕۆژانە نامی جوانم بۆ دێ کە هەمووی تاقی ئیجابیە بۆ من وام لێکە زیاتر پەرەبێ ئیشەکەم بدەم زیاتر خۆم ببینەوە لەو کارەیە هەموو ئەو کارانەی کە ئەیکەم بە بەرنامە ئەیکەم و کە هەم کاتم بۆ ماڵەوە داناوە هەم کات بۆ ماڵ و مناڵ و هەم بۆ کارەکەشم هەموو ناسینی من لە ڕێی پێیجەوە بوو ئەوە تا پەردەم داناوە کەس نامبینێ کەسی ناو شۆرا و کەس نامناسی ینی خۆم لە شوێنێکم تیجاری نییە با بڵێن هەمووی لە ڕێی پێیجەوە بووە هەمووی لە ڕێی من جلێکم بۆ تو دووریەوە بەدڵت بووە تۆ بەدڵت بۆ چوویتە بە یەکێکە دوتۆ خەڵک لێتی پرسیەوە لە چۆ دووریتە بێ لە بۆمی دووری ئاها ڕۆی ئەگینا سەفحەکانم هیچی ممەوەلش نەکردو هەمووی لە ڕێی مەدەحکردنی خەڵکەوە بووە زۆر گرینگە سۆشیال میدیا من کەس نامی ناسی ئەگەر ئینستاگرام و فەیسبوک نەبووە بە تەئکید زۆر دەوری هەیە بە جوانی بەکاری بێنی ئەتوانی لی فێربی ئەتوانی خۆت بە خەڵک بناسیێنی لە ڕێی سۆشیال میدیاوە وەکوتە من نسبەیەکم هەیە یعنی فۆلۆوەرز لە هەولێر سلێمانی بەغا لە ئەستەمبول هەمووی لە ڕێی سۆشیال میدیاوە بوو پەیامی من بەگوێیم دوور بەرە نازدارە ڕاناگا نەسیم بێسیم دەبینێ شل دەبێ بەم کارە ڕاناگا گوتی سەبرێتە بێ دووبارە دێمە دیتنت ئەمما ئەگەر سەرەتات بۆ باسکەم من ئەو خوشکەم کە ئێستا عینەن خەریدی هەندەسەیە ئەم ساڵ تەخەڕوجی کرد یەکەم عید میلادی جلێکم بەدەست بۆی دووری مەکینەم نەبوو جلی عدادێشم هەر خۆم دووریمە بۆ خۆم هەموو جلەکانی خۆم دووری زۆر بەی لە سەتا با بڵێنەوەتی خۆم دووریمە دواتر سێرم کرد من ئەتوانم بۆ خەڵکش ئەو کارە بکەم هەر کە قەراری ئەوەمدا بیکەم پیشەی خۆم کاری دیزاین دوکانێکم دانا تقریبەنەوە دوو مەکینەیەک و هەموو شتەکان پێداویستەکانم دابین کرد دواتر سێرم کرد نەختێ دوورە تقریبەن 2 مانگونی بۆ 3 مانگ نەختێ دوور بوو شوێنی کارەکەم لە ماڵمەوە سێرم کرد زەحمەتە بۆ من کە دایکی 3 مناڵم هاتم لە ماڵەکەی خۆمە شوێنێکم دابین کردم بە شوێنی کارەکەم زۆر جادیان ڕسمێکم بۆ هێن ئەڵێن حەزەکەین لە مەمان بۆ تەسمیم بکەین سێرەکەم لەگەڵیان ناگونجێ لەگەڵ کەسیان لەگەڵ شەیپی ئەو کەسیان ناگونجێ یارمەتێدەم قەنەعەتی پێهێنم ئەمە کە لە تۆ نایە لە تۆ جوان نییە بە تەئکید دێنەوە سەر قسەکەی من و زۆر جار بە قسەم نەکەن هەندێک جارش ئەگە بە قسەم نەکەن نەتیجەکەی زۆر باش نابێت حەزەکەم ئەوی لە خەیاڵەتی بیکە بەڵام هەموو خەیاڵێک سێرەکەی لەو نایە باشە بەس من لە هیچ کاتێ ڕێگری ڕەنگم نەکردووە لە هیچ کەسێ پێیان ئەڵێم ڕەنگە 100% با بەدڵ تۆ بێ بەڵام لە دیزاینەکەی با منیشی تێبم و زۆر جارش لە دیزاینەکە تقریبا 100 تا 70 بۆ منە بەدڵ منە بێ و نەتیجەشی بەدڵێ بێ کەسەکە و من نەمەزانی کە ئەوە نەجوانە بێ بۆیە هەنێ مەسەلەن بیدایەت بەدڵم نەبوو دیسکاونتم کردو بۆ ئەوانەی محەجەبن بەبێ ئەعلانی کەم بڵێم من شتێوام هەیە کە ئەوەی دێ داوای جلێکی پۆشتە لە من ئەکا چونکە ئەزانم جوانترە جوانە بێ جوان دەرەچێ دیسکاونتێکی بۆکەم پێڵێم مادەم تۆ ئەوەت اختیار کردووە ئەمە نسبەکەی تۆیە بەڵام هەشە دێ عادی جلی یعنی کراوە کاتەبەری بەدڵی خۆی ئەوە من هیچ حەقێکم نییە بەسەرێ و بەڵام بەڕای من جوانترەوە چەند جلەکە پۆشتە بێ ئەوە جوانتر هەیە ئەوە جلەکەی بەدڵە دایک کاتووە شیرنی هێناوە زۆرشم پێخۆش بووە یعنی بۆ شیرنیەکە نا بۆەوەی کە بێت چەندە دڵیم خۆش کردیەوە گەیشتە ئەو حەدەی شیرنیم بۆ بێنێ هەدیان بۆ هاتووە ئەو مەکینەیە ئافرەتێکی تروکمان لە تورکیا بوو جلم بۆ کچەکەی دووری زۆر بەدڵی بوو سێرەکەم ئەمەی تقریبەن 2 هەفتە دوایەوەی کە جلەکەم دابوو پێ کردووە بەری هێنای بۆم بیدایەت بۆ مناڵم کرد هەموو یعنی تقریبەن جلی دەرەوەم ئەدووری جلی کوردی هەندێک جار ئەدووری جلی مناڵ مەدووری بەڵام ئێستا نا جلی مناڵ و کوردی و ئەمانە نادوورم جلی دەرەوەش نادوورم زیاتر تەرکیزەکەمە سەر مناسەباتی حفل ئیتر شای و حفلات مناسبات من هیچ تەنسیقێکم لەگە قماش فرۆشەکان نییە بەڵام 2 قماش فرۆش هەیە مەسەلەن ئەوانە لە کەرکووک سێرەکەم هەم سعریان مناسبە
هەم قماشیان جوانە خەڵکەکان یارمەلایەوە بەڵام بۆ تەنسیقم لێ لەگەڵێن و ڕەنگەش دائیمەن زۆربەی کاتێک دەمە دەست زەبوونەکە خۆیەوە ئەڵم خۆت اختیاریکە ڕەنگ چونکە خۆت زیاتر ئەزانێت چیت لێ دێ و حەزت بەچێ بۆ ئەم مناسبە من نازانم پێشتر چ ڕەنگت کردوتە بەرت بەشکە مستە حەز نەکەی دووبارێکێتەوە پێ دەڵێم پەمبە بکە سێرەکی جارتر کردوتە ئەڵێ نا حەز ناکەم ڕەنگەکە با لە خۆت بێ جلی بوو تقریبان هەیە 3-4 ڕۆژی پێویستە ئێمارە بڕین 2 ڕۆژێوێ هەندێک جلێ دوان هەندێک ڕۆژێ جلێکە توانم دیزاین کەم هەمووی دێ بە حەجزەکە بە پێی حەجز جلەکانیان بۆ تەسمیمەکەم ڕۆژانەش جلێکە دوورم هەندێک جار جلێک هەندێک جار 2-3 ڕۆژ جارێ جلێک ئەو حەسب جلەکەیە مەسەلەن جلێ زەحمەتە بۆم ناکرێ من بەتەنیا بە ڕۆژی تاویکەم تمت ئەمە لە کورتیدا تەمەن وا دیارە بەوتیدا بەڵێ لە بڕگەی بابەتی ڕۆژ ئەمڕۆ باسی ڕۆڵ و گرنگی یاسا دەکەین لە کۆمەلگاداوە تا چەند گرنگە یاسا ئامراز و ڕۆڵێکی کاریگەری هەبێ لە یەکلایکردنەوەی کێشەکانی نێوان هاوڵاتیان و بێ بە ئامرازێکی گرنگ بۆ ڕێخستن و پەیوەندی نێوان تاکەکانی کۆمەلگا ئەمەم تەوەرانە دەبێت کە لەگەڵ دکتۆر عەدنان زەنگەنە مامۆستای زانکۆ گفتوگوی لەگەڵ دەکەین مامۆستا بەیانیت باش و سڵاوت لێبێ بەیانی بەڕێستان باشتر بەیانی بینەران و بیسەرانی کەناڵی کەرکووک باشتر سڵاو لە بەڕێستان و لە هەموو بیسەر و بینەران بێت سپاس مامۆستا سەرەتا پێمان خۆشە باسی یاسامان بۆ بکەی گرنگی و یاخود پێناسەی یاسا چییە بە تایبەتی بۆ ڕێخستن و پەیوەندیەکانی نێوان تاکەکانی کۆمەلگا ڕاستی ئەگەر سەیری هەردوو زاراوەکە بکەین زاراوەی یاسا و کۆمەلگا دوانەیەکن ئاوێتەیەکن واتە یاسا جێگەی ژیانی لە ناو کۆمەلگایە کۆمەلگاش بەبێ یاسا نابێ بە کۆمەلگایەکی تەندروست جا یاسا خۆی بریتیە لە کۆمەڵێک بنەما کە تەنزیمی علاقەتی تاکەکان ئەکا لەگەڵ یەکتریە و هەروەها تەنزیمی علاقەتیان ئەکا لەگەڵ دەسەڵات یا حکومت بە هەموو ئەچیزەکانیەوە و طبعا ئەم قاعدەی قانونیە کە باسی ئەەکەین هەندێک سیفاتی تایە ئەگەر تایە نەبێ ئەو عنسورانە بە قاعدەی قانونی دانابێت مەسەنیشی لەوانە ئەبێ ئەم قاعدەی قانونیە گشتگیر بێت و مجرڕەتش بێ مجرڕەت بەمانای ئەوەیە سیاغەکەی ئەوەنە تەواو بێت یعنی تحملی زۆر تەفسیراتی زۆر گەورە نەکات و هەروەها قاعدەی قانونی قاعدەیەکی سلوکی ئیجتیماعیە واتە پێداویستەکانی ناو کۆمەلگا ئەبێ دیاری بکرێت لەو یاسایە و هەروەها ئەبێ سزای هەبێت ئەگەر هەر یاسایەک سزای نەبوو بە قاعدەی قانونی دانانرێت هەر قانونێک ئەگەر سزایە نەبووتیایە بە قاعدەی قانونی دانانرێت ڕەنگە بە قاعدەیەکی نەسیحەت دابنێت وەکو یەکێک نەسیحەتی یەکێ بکە یا وەکو قاعدەیەکی ئەخلاق دابنێت بۆیە پابندبوون زۆر زۆر گرنگە بە یاساوە کۆمەلگاش بریتیە لە کۆمەڵە تاچێک یا کۆمەڵە خەڵکێک لە قلیمێکی جوغرافی معەیەنە ئەژن خازعن بۆ سوڵتەیەک یا دەوڵەتێ با بڵێن دەسەڵاتێک کە ئەلەو ئەقلیمەیە هەبێت ئەگەر سەیری قانون بکەین زۆر زۆر گرنگە بۆ کۆمەلگا ئەگەر کۆمەلگا یاسای نەبێ واتە من پێم وایە بە عەرەبیەکەی پێ ئەوترێ قانونی الغابە یعنی وەک شوێنێک یاسای دارستان وەک دارستان وایە یعنی مستەڵەحێکی عەرەبیشی هەڵێ البەقاء للأقوى لەوێ مانەوە بەس بۆ بەهێزەکانە بێت بەهێزەکان ئەچەوسێنەوە نامێنن لە سەر گۆڕەپانەکە و قانون زۆر زۆر مهمە بۆ ئیستیقراری هەر کۆمەلگایەک هەر کۆمەلگایەک ئەگەر بمانوێت ئیستیقرار بێ ئەم کۆمەلگایە پێویستی بەوە هەیە کە قانونی هەبێت و ئەم قانونش طبعا کۆمەلگا مجموعەی ڕەوابەتی تایە پەیوەندین بێ کۆمەسن لە ڕووی تعلیمەوە لە ڕووی ئیعلامەوە لە ڕووی سەحەتەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ژیانەوە ئەم کۆمەڵە ڕەوابطانەی کە لە بینی تاکەکانی کۆمەلگایە ئەبێ یاسا ڕێژی بخات واتە یاسا ضروریەتێکی ئیجتیماعیە ئێمە پێویستیمان بە یاسا هەیە
بە بەردەوامیش نەک پێویستمان پێ هەیە بەڵکو ئەبێ بە بەردەوامیش تازەی بکەینەوە بۆی کۆمەلگاکەمان بەرەو پێشەوە بڕوە ئەگەر یاساکان هەر بە کۆنی بمێنێتەوە مواکەبەی ژیانی ڕۆژانەی خەڵک نەکات من وەک دکتۆر عەدنان پێم وایە ئەوە نابێ ناوی یاسای لێ بنرێت یاسا ئەبێ پێداویستیەکانی تاکەکانی کۆمەلگا دابین بکات زۆر باش و تاکەکانی کۆمەلگاش ئەبێ پابند بن بە یاساوە و لەسەر هەموو تاچێکی کۆمەلگاش زۆر زەروریە احتیرامی قانون بگرێت احترام جیاوازە لە پابند بوون مەفهومێکی فراوانترە پابند بوون بە یاسا ئەرکە یعنی جەبرە ئەبێ هەموو کەس پابند بێ پێ بەڵام احترامی قانون ئەبێ ئێمە هەموو احترامی قانون بگرین لە کارەکانمان لە ڕۆژانە مەسەڵەن من وەکو من مامۆستای زانکۆم ئەبێ ڕێز لە قوتابیەکانم بگرم ئەبێ جوولانەکانم ئیجابی بێت لەگەڵ خەڵکەکە ئەبێ ئەوانی سەردانیم ئەکەن بتوانم چۆن لەگەڵ یابان واتە یاسا ئەبێ احترامی بگیرێت لەلایەن هەموو تاچێکی کۆمەلگاوە زۆر باشە مامۆستا ئاماژەت بۆ کرد کەوا پێویستە یاسا نوێژەن بکرێتەوە یاخود گۆڕانکاری تیا بکرێت بە پێی سەردەمەکە ئەگەر باسی یاساکانی عێراق بکەیتەوە لە سەدەی پێشوو ئەم یاسایانە دانراوە هەندێکیان بۆ 50-60ەکانی سەدی ڕابردووە گەڕێتەوە چاکو چەند پێویستی پێکە گۆڕانکاری تیا بکرێت خود نوێژەن بکرێتەوە بەڕاستی پرسیارێکی زۆر جوان بوو ئەگەر سەیری سەدەی 19 و سەدەی 20 بکەین لە کۆتاییەکانشیە تەنزیمی قانونی لەو سەردەمە نظامی قانونی تا ڕادەیەک جێگیر بوون گۆڕانکاری گەورە ناو کۆمەلگا دروست نابوو پێویستی بە یاسای تازە زۆر نابوو تەنها یاساکانی کە هەموار ئەکرانەوە ئەوش بە کەمی واتە بە مەفهومێککە واتە ئیستیقرارێکی قانونیە بوو خەڵک دڵنیا بوو لە مافەکانی لە ئەرکەکانی لە هەموو ڕەوابطە علاقاتەکانی کە هەیبوو لەگەڵ تاکەکانی کۆمەلگا بەڵام ئەگەر سیر بکەین لە سەدەی بیدایی سەدەی 20ەکە گۆڕانکاری زۆر گەورە لە کۆمەلگا ڕوویدا بۆ نمونە لە ڕووی ئابوووریەوە بۆ نمونە لە ڕووی تەندروستیەوە بۆ نمونە لە ڕووی ڕاگەیاندنەوە بۆ نمونە لە ڕووی گەیاندنەوە بۆ نمونە لەنا یعنی وەکو پێی بڵێن عولەما کاڵێن جیهان بۆتە گوندێک پێویستی بەگەڵ یاسایی زۆر هەیە ئێستا ئێمە کە لە وڵاتی خۆمان خەڵکی کە باسی یاسای بۆکەی ڕەنگە نەشێوێت زۆر جۆ بگرێت وەنێ بۆ دەبەرەوەی نەیاساکانمان لە ئاستی پێداویستیەکانمانە و لە ئاستی پێداویستی کۆمەلگایە نەیاساکانش توانیویەتی پێداویستی خەڵک دابین بکاتیتر لە ڕووی بژێوی ژیانی بێت لە ڕووی تەندروستی بێت لە ڕووی هەموو کایەکانی ژیانەوە بێت بۆیە ئێمە ئەتوانم بڵێم لە عێراق و لە هەرێمی کوردستانش نەمانتوانیوە لەو ئاستە بین ئەو گۆڕانکاریانەی لە کۆمەلگا هەیە و ئەو پێداویستیانەی لە کۆمەلگا هەیە بۆ یاسا بتوانین دابینیکەین بۆیە سیر ئەەکەی ئێستا کێشە گەلێ زۆرە لە کۆمەلگایە و من پێم وایە ئەساسی هەموو کێشەیەک لە هەر وڵاتێکدا لە سیستەمی یاساییەکەیەتی ئەگەر سیستەمێکی یاسایی جێگیرمان هەبێ ئەگەر کۆمەلگایەکمان هەبێت تەقبولی یاساکان بکات ئەگەر دەسەڵاتێکی بەهێزمان هەبێ بتوانین یاساکان جێبەجێ بکەن من پێم وایە لە سەدا 90 کێشەکانی کۆمەلگا حەلابێ یعنی نمونەیەکی بەسیتت بۆ بێنمەوە عێراق گۆڕانکاری تیا ڕوویدا لە ئاستی دەوڵات لە ئاستی نظامی حکوم لە ئاستی پەرلەمان لە ئاستی دەسەڵاتی جێبەجێکردن لە ئاستی دەسەڵاتی دادوەری ئەمانە هەمووی پێویستی بە یاسای تازایە یاسا چێ دەرێکە دەسەڵاتی یاسادانان دەرێکە ئەگەر ئێمە بێت و ئێستا جەردێک داوای لێبوردن شەکەم بازێ مستەڵح بە عەرەبی بەکاردێنن ئاسای خۆشمان بەکاردێنین بە حکومی لە کەرکووک بە تایبەتی ئەمەی کەرکووچی ئەوە لامان بۆ خەڵکەکەش بزانێت بۆ نمونە 5 خولی پەرلەمانمان بووە با بڵێن ئەگەر بین قیاسی بکەین چەندی یاسایان دەرکردووە ئایا لە ئاسی پێداویستەکانی کۆمەلگا بووە من پێم وایە نەخێر نەتوانراوە لە 120 یاساکان بۆ پێداویستەکانی کۆمەلگا دەربکرێت بۆیە کۆمەلگا کێشەی گەلێ زۆرە هەر ئەگەر بێت و باسی ئەم خوڵی پەرلەمان بکەین کە تا ئێستا نزیکەی 120 ڕۆژە پەرلەمانەیە ئەگەر تۆ سەیری ئەو تێچوونانەی پەرلەمانی عێراقی بکەی ئێستا 325 کەس لە ڕاتبی زۆر بەرز لە ڕەفاهیەتی زۆر بەرز لە حیمایی زۆر بەرز لە مستەشارین لە چی ئەگەر حسابیکەی مانگانە ڕەنگە 100 ملیار بێ مەصرفی ئەو پەرلەمانە بەڵام 120 ڕۆژە یەک کۆبوونەوە یەک نەکراوە تا یاسایەک
تایە دەربکرێت بۆیە کۆمەلگا بەم شێوەیە ناڕوا بەڕێوە بۆیە پێویستە لە ڕوویەکی ئەگەر بێت و فەنیشەوە سەیری اختصاساتەکانی ناو پەرلەمان بکەین ڕەنگە ئێستا لەگەڵ ڕێزم بۆ هەموو پەرلەمانتارەکان ڕەنگە لە سەتا دەیان بێنین یا بڵێن لە سەتا نەوەتیان وڵا بڵێن کاکە پێناسیەکی یاسامان بۆ بکە یا یاسا چییە و یا یاسا چۆنە بێ دەربکرێت ڕەنگە ئەوەن گرنگجی بەو بوارە نەدەیلایەن هەمویان زۆر مەشغوڵن بە بارە سیاسیەکەوە بینەما بارە سیاسیەکە کاری ڕاستەقینەی پەرلەمانتار نییە کاری ڕاستەقینەی پەرلەمانتار بریتیە لە دانانی یاسا بۆ کۆمەلگا و کۆمەلگا بخرێتە سەر ڕێی ڕاست تاکەکانی کۆمەلگا هەست بە دڵنیابوون بکەن لەلایەن مافەکانیانەوە گەیشتون بە مافەکانیانەوە بۆ نمونە ئەگەر سەیری دەستوری عێراقی بکەم لە مادەی 14 تا 46 هەمووی باسی ماف و ئازادیەکانەکە ئەگەر بێمە سەر واقعی مەسەلەکە سەیری واقعەکە بکەم ئایا ئەو مافانە توانراوە جێبەجێ بکرێت سیرەکەین لە سەتادەی جێبەجێ نەکراوە هەر بۆ نمونە مەسەلەن باسی مافی ئابووریمان بۆکەن باسی مافی تەمەلوکمان بۆکەن باسی مافی سەکەنمان بۆکەن ئایا هەموو هاوڵاتیەک لایەق گەنجێک لە تەمەنی ئێوە کە ئێمڕۆ هاوسەرگیری ئەکات ئایا ئەتوانێت لە سەکەنێکی لایەقا بژێت نییە مامۆستا زۆر جا باستەوە دەکرێت کە تۆڕ یاسا تەنها ماسێ بچووکەکان دەگرێت ماسێ گەورەکان ناگرێت تەنها هاوڵاتی ئاسایی دەگرێت و بەرپرسان و کاربەدەستان ناگرێت ئەگەر نمونونەکە لەسەر هەریمی کوردستان و عێراق بێ ئەنی زۆر جا یاساناسانیش باسییان لەوە کردووە کە یاسا بە شێوکی دادپەروەرانە جێبەجێ نەکراوە ئەمە تا چەند کاریگەری دەبێت لەسەر بێمتمانەی هاوڵاتیان بە یاسا لە سەرەتادا ئێمە کە باسمان کرد گرنگی یاسا بۆ مشتەما گرنگی یاسا بۆ مشتەما لە شوێنێکە کە بتوانێت دادپەروەری یەکسانی دابین بکە بۆ هەموو عالەم ئەگەر لە هەر کۆمەلگایەک کەسانێک هەبوون لە سەروی یاساوە بوون ئەوە ئەو کۆمەلگایە بشێوی و فەوزای تیا دروست دەبێت کێشە گەورەکانی بە هیچ شێوەیەک چارەسەر ناکرێت بۆ وڵاتی ئێمە بە شێوەیەکی گشتی لەگەڵ هەرێمی کوردستانش دووچاری ئەم نەخۆشیە بوونا یعنی ئێستا ئەگەر باز بکرێت زۆرجە لە ڕووی ڕاگەیانەکانشەوە باس دەکرێت بەداخەوە کە ئەو بەکاردێنن لە زۆنی زەرد یا زۆنی سەوز چکە خۆی هەرێمەکە مەفروضە بڵێن هەرێمی کوردستان ئەبینی باسەکرێت لە زوونەکان خەڵکانێک هەیە تاوانیان ئەنجام داوە ماوەیەکی زۆرە بەڵام تا ئێستا دەستگیر نەکراوە بۆیە تەبەن جێبەجێکردنی یاسا چێ لی پرسیارە دەسەڵات لی بەرپرسیارە من و تۆ لی بەرپرسیار نینە دەسەڵاتەکان ئەبێت لە ئاستی ئەوەیە بن بتوان یاسا جێبەجێکرد ئەگەر یاسا جێبەجێ نەکرا کۆمەلگا بەرەو هەڵدێرێکی زۆر گەورە ئەڕوا و من پێم وایە کێشەی گەورەی ئەم وڵاتە بەرپرسەکان ناڵێم یاسا جێبەجێ ناکەن بەڵکو زۆر کات ڕەنگە شارەزایی باشیان لە کارەکانی خۆیان نەبێ و یا خۆیان لەو کارانە بدزنەوە بۆ نمونە مەسەلەن ئەبینی لە ئەنجومەنی وەزیرانە یا سەرۆک وەزیرانە یا وەزیرە دەرئەچێت ئەڵێ گەندەڵی هەیە گەندەڵی لە وڵات زۆرە گەندەڵی هەیە بووەتە هۆی دواکەوتنی ئابووریمان بووەتە هۆی دواکەوتنی سناعەتمان تیجارەتمان ئێ باشە گەندەڵی هەیە بۆ چارەسەری ناکەن ئێوە بەرپرسن چارەسەری بکەن بۆ چارەسەری ناکەن یا پەرلەمان تار دەرئەچێ وڵی یاساکان پێویستیان بەوە هەیە هەموار بکرێنەوە یاسامان بۆ دەربکرێت خەڵکەکە بە ئارامی بژێت خەڵکەکە بژێوی هەبێت خەڵکەکە بتوانێت ژیانێکی خۆش بەسەر بەرێت ئێ باشە تۆ خۆت بەرپرسی لەوەی کە یاسا دەرکەی تۆ دی خۆت داوا ئەەکەی کە یاسا دەربکەین چێ یاسا دەربکات ئەوە کاری تۆیە بۆیە لەم وڵاتە من پێم وایە خەڵکان بە تەواوی کارەکانی خۆیان بە ئەنجام نەگەیاندووە کارەکانی خۆیان ئەنجام نەداوە ئەمەش تەنها ناگەڕێتەوە بۆ صفاتی شخصی بڵین ڕەنگە شخصەکە کەم تەرخەمی هەبێت من پێم وایە شخصەکە کەم تەرخەمی هەیە بەڵام گۆڕانکاریەکانش زۆر سەریعن لە کۆمەلگای ڕووەدا ئەم گۆڕانکاریانە پێویستیان بە بیری زۆر ڕووناک بە کەسی زۆر بتوانە هەیە جۆ بگرێت لەم کەسانە کارەکانیان جێبەجێ بکرێتەوە مەعاهد و دیراسات و لێکۆڵینەوە و ئەم شتانە کارانە هەبێت بۆی بتوانێت ڕەوتەکە بەرەو پێش بێت و ئیستیقرار بۆ وەزعەکە بکات بۆیە من پێم وایە نەتوانراوە لە وڵاتی ئێمە بە شێوەیەکی گشتی یاسا تا ئێستا جێبەجێ بکرێت و ئەوەش نەیتوانیوە داخوازی
تاکەکانی کۆمەلگا بەدیبێنێت من پێم وایە گرنگی یاسا زیاتر لە دانانی یاساکەیە لەگەڵ جێبەجێکردنی یاساکە لەگەڵ چاودێریکردنی جێبەجێکردنی یاسا و هەموو دەسەڵاتەکانش بارچی خۆیان هەسن لەو بەڵێدا. زۆر باشە مامۆستا هەندێک جاوترێتکەوە یاری بە مانای وشەکانەکرێت لە یاسای ڕەنگە مانەکەی بگۆڕن ئەمە تاکو چەند بینراوە یاخود شتیوا ڕووی داوە؟ من لە سەرەتای باسەکەمان باسم کرد بە عەرەبی وتم قاعیدەی قانونی بنەمای یاسایی یەکێ لە هەرە عنسوڕە گرنگەکانی ئەبێ عامە و مجرڕە بێ عامە بە معنای ئەوەیە بۆ گشت عالم بێت مجرڕەدەش بە مانای ئەوە دێ کە سیاغەکردنی ئەو یاسایە بە شێوەیەک بێت تەفسیراتی زۆر تەحمل نەکات بەڵێ ئەوە من پێم وایە کێشەیەکی گەلێ گەورەیە لە وڵاتی ئێمە توانم بڵێم لە پەرلەمانی عێراقش و لە پەرلەمانی هەرێمی کوردستانش ڕەنگە سیاغەی یاساکان بەو شێوەیە نەبێت کە تعدیلاتی زۆری بەسەرا بێت نێلێت ئەو بنەمای یاساییە جێگیر بێت و هەروەها بتوانرێت ئەو بنەمای یاسایە جێبەجێ بکرێت ئەوە کارێکی زۆر زۆر گەورەیە بەڵێ ئێستا ئەتوانم بڵێم ئەم ناجێگیری لە سیاغەکردنی بنەمای یاساییەکان گەیوەتە یاسا فەرعیەکانش تەشریعەکان چونکە ئەگەر سەیری یاسا بکەین یاسا لە یەک ئاستێکانیە یاستا تەدەڕوجی تایە مەسەڵەن بۆ نمونە دەستور لە سەروی ئەو یاسایی پەرلەمان دەریئەکە بە پلەی دوودێ ئەو یاسایانەی کە حکوومەت سوڵتەی تەنفیزی دەرەکا بە جیاتی سێەم ئەو ئەوامرە ئیداریانەی کە موەساتەکانی دەوڵەت دەریەکەن ئەمانە تەڕوجی چەندیای نابێ هیچیان ئەوانەی ژێرەوە پێچوانەی ئەوانەی سەرەوە بێت بەڵای من پێم وایە کێشەی زۆر هەیە لە سیاغەکردنی مادەکان لە تەفسیری مادەکان و ئەوەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەوانەی بەو کارانە هەڵ ئەسن پسپۆر و شارەزانینە بۆ نمونە مەسەلەن بینیمان لە کاتی تەرشیحکردنی سەرۆکۆماری عێراقا سەرۆکایەتی پەرلەمان یاسایە دەرەکە یاساکە هەڵەیە کە ئەوش ئەوە بوو 3 ڕۆژ هەر بێ ئەوەی ئیسینات کاتە سەر دەستور و نظامی داخلی و قانون بۆ ئەوەی چۆن تەرشیحی سەرۆک کۆمارە بێ ئەوە بوو دادگای فدرالی ئەو یاسایی هەڵوەشاندەوە کە دەریخە سەرۆکایەتی پەرلەمان ئەو مافەی نییە ئەو یاسایی دەرکات تۆ جا وەرە لەمەوە قیاسکە ئەگەر پەرلەمان خۆی یا سەرۆکایەتی پەرلەمان یاسایە دەرکات کە بنەمایشی دەستوری نەبێت بۆیە ئەمە خاڵێکی زۆر گرنگ باسکەم ئەوش مەسەلەی تێنەگەیشتن لە یاسا یعنی ئێمەی کۆمەلگا ئێمەی تاکەکانی کۆمەلگا تا ئێستا ڕان نەهاتووندەوەی چۆن مافەکانی خۆمان بە یاسایی داوا بکەین و بە تایبەتی ئێمەی نەتەوەی کورد یعنی من ئەلم کەناڵە بەڕێزەوە داوا لە هەموو تاچێکی کورد ئەەکەم هۆشیاری یاسایی خۆمان زیادکەین بتوانین لە ڕێگای یاساییەوە مافەکانی خۆمان بەدی بێنین باوەڕتان بێ دەستور و ئەو یاسایانی ڕەنگە پەرلەمان داینابێ هەموو مافەکانی ئێمەی بەدی هێناوە بەڵام ئەم مافانە ئێمە نەماتوانیوە چۆن بەکاری بێنین و چۆن داواکاری ئەو مافانە مامۆستا هەندێک جار گوێبیست دەبین کە دەستوری عێراق ینی لە ناوچەکەدا یەکێکە لە دەستورە باشەکان هەڵبەتە من پسپۆرێکی دەستوری نیم نازانم تا چەند ڕاستە بەڵام پێوەکو پسپۆرێکی یاسای ڕەنگە هەڵسەنگاندنەکە دەقیقتر بێ پرسیارەکەی من ئەوەیە ینی ئەم بەربەرێتی کێسا لە کۆمەلگا هەیە بێمتمانی هاوڵاتیان بە یاسا جێبەجێنەکردنی یاسا بەسەر هاوڵاتیاندا وەکو یەک ئەمە هۆکارەکەی ئەوەیە کە هەر لە بنەڕەدا دەستور یاسایەکی باشمان نیە یاخود دەستور یاسایەکی باشمانەیە بەڵام کێشەکە دەسەڵاتی جێبەجێکردنەوە وەکو پێویست بەرکی خۆڵ نەستاوە لە ڕاستیدا ئەگەر بێت و مقارنەیەک بکەین لەگەڵ دەستوری عێراقی خۆمان هی ساڵی 2005 لەگەڵ دەستوری هەموو ناوچەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و زۆربەی دەستورەکانی جیهان من پێم وایە دەستورێکە لە ئاستێکی زۆر بەرزدایە ڕەنگە وڵاتە پێشکەوتووەکانش ئەم دەستوریان نەبێت بەڵام ئێمە کێشەی ئێمە لەم وڵاتەدا لە جێبەجێنەکردنی دەستور واتە دەسەڵاتی جێبەجێکردنە بەس تەنها دەسەڵاتی جێبەجێکردن ئەو مەسئولیەتی ناکەوێتە سەر ئەو مەسئولیەتە ئەکەوێتە سەر
یەکەم بە دەرەجەی یەکەم دەسەڵاتی جێبەجێکردن، بە دەرەجەی دووەم کۆمەلگایەکی وشیارمانە، بە دەرەجەی سێیەم ئەم وڵاتای ئێمە لە ساڵی 21 کە دروست بووینە تا ئێستا دائیمەن سەیری دەستوری کردو بە شێوەیەکی شکلی. بۆ نمونە ئەوانەی کە خۆیان دەستوریان داناوە لە پێش ساڵی 2005 کە دەستوری عێراق دروستکراوە، حکوومەت دەستوری دائەنا ئەوە لە قانونە پێڵێن منحا بە منحا ئەیدا بە خەڵکەکە، ئێ تۆ خۆت دەستورەکە داناوە خۆی جێبەجێ ناکرد. اینجا ئێمە ئەگەر دەسەڵات پێشنگ نەبێ بۆ جێبەجێکردنی دەستور، من پێم وایە تاکەکانی کۆمەلگا ئەو تەحملە ناکەن بە شێوەیەکی گشتی کە دەستور جێبەجێ نەکرا. بۆ نمونە ئەگەر سەیری ئێستا دەستوری عێراقی بکەین کە لە 144 مادە پێکاتوە، ئەگەر سەیری بکەیت ڕەنگە بڵێن لە 160 ڕەنگە 60 مادەیە بێت تا ئێستا جێبەجێ نەکراوە. نمونەش مادەی 140 دێمەوە تا ئێستا چێ بەرزپرسیارە لەوەی مادەی 140 جێبەجێ نەکراوە؟ بۆچی تا ئێستا ئیجراعات وەرنەگیراوە لەگەڵ ئەو لایەنە؟ بۆ کورد خۆی داوای نەکردووە ئەم یاسایە جێبەجێ بکرێت ڕوو بکاتە دادگای فیدرالیەوە داوا لەسەر ئەو کەسانە تۆمارکە کە بەرپرسن لە ئەم یاسای دەستور جێبەجێ بکەن. بۆیە پێم وایە نە کۆمەلگاکە لە ئاستی جێبەجێکردنی دەستورە، نە دەسەڵاتی جێبەجێکردن بە شێوەیەکی گشتی، نە پەرلەمان و ئەجیزەکانی دەوڵەت توانیویانە یاسا بۆ دەستور دەکەن، چکە یاساکانی دەستور بازی کات خطوطی عریضەی کێشەکاندانێ پێویستی بە یاسایە، پێویستی بە تعلیمات هەیە، پێویستی بەمانایە بۆی جێبەجێکرێ. ئەوانش بارچی خۆیان هەڵنەساون بۆ تەسیرکردنی جێبەجێکردنی یاسا. بەڵام دەستوری عێراق لە ئاستێکی بەرزایە تاکید دەکەن. زۆر باشە. مامۆستا ناجێگیری دۆخی ئەمنی وەروەها جەنگ و ئەو بابەتانە تاکو چەند کاریگەری هەیە لەسەرەوەی کە یاسا جێبەجێ نەکرێت، خۆ پێشەلکاری بکرێت لە جێبەجێکردنی خۆ چاوپۆشی بکرێت لە هەندێک بابەت. یعنی ئەمە ئەگەر بێت و مقارنە بکەین ئێستا عێراقش لەو ڕۆوە یاسای دەرکردووە ناجێگیری ئەمەنی یاسایەکی عێراقیمان هەیە بە یاسای قانونی عقوباتی عێراقی ژمارەی 111 بۆ ساڵی 69 ئەتوانم بڵێم یاسایە کە زۆربەی کێشەکانی حەل کردووە. یاسای ئێرهاب دەرچووە ژمارە 4، یاسای وەزارەتی داخلیەمان هەیە، یاسای وەزارەتی دیفاع. ئەگەر ئێمە بە یاسا کار بکەین کێشەکان هەمووی بە یاسا حەل کراوە، بەڵام وەکو باسمان کرد وڵاتەکە یعنی پێشەنگێکی نییە لە یاساوە، هاوڵاتیەکانش نیان توانیوە بە ڕێگەیەکی یاسایی داوای مافەکانی خۆیان بکەین. بۆیە ئەمانە من پێم وایە عوزرن ئەگەر بڵێن ناجێگیری ئەمن بۆ ئەوەی یاسا جێگیر نەبێت یا بارودۆخ تا چەند ساڵ. بۆ نمونە عێراق ئەوە لە ساڵی 2003 تا ئێستا ظروف گۆڕاوە، دەوڵەتێکیکە هەیە، سیستەمێکیکە هەیە، نظامێکیکە هەیە، پەرلەمانێکی تازە هەیە، ئازادی هەیە، بۆ نەتوانین کارەکانمان جێبەجێکەین. من خۆم هیچ کاتێ لەگەڵ ئەوە نیمە ئاعدار دروستکەین بۆ ئەوەی پابند نەبین بە یاسا. طبعا پابند نەبوون بە یاساش چاودێریش هەیە لەسەر، حتا لەسەر دادگاکان چاودێری هەیە. یعنی دادگا کە لایەنێکە یاسا جێبەجێەکە چاودێری هەیە لەسەری مثلا بۆ نمونە لە محاکمی مەدەنی دادگای تەمیزمان هەیە، دادگای فیدرالیمان هەیە، محکمەی قەزای ئیداریمان هەیە، محکمەی قەزای مۆزەفینمان هەیە، دادگامان زۆرەوە چاودێریەکانش هەیە. بەڵام وەکو باسم کرد ڕۆشنبیری تاکەکانی وڵاتەکەمان و هەروەها دەسەڵاتەکان و هەروەها پێشکەوتنی دەسەڵاتەکان لە ڕووی تێگەیشتن لە ئەرکەکانی سەرشانی خۆیان پێم وایە کەم و کوڕیتیایە، بۆیە نەتوانراوە نەدەستور نە یاساکانی کە بە ئاستی ئەوە بگات دڵنیایی بە تاکەکانی کۆمەلگا بگەێنێت ژیانێکی خۆشگوزەران فراهەم بکات بۆ تاکەکانی کۆمەلگا. زۆر باشە. مامۆستا بە خۆمان دەبینی ینی لە عێراقدا ینی ماوە بۆ ماوە سیستەمی سیاسی گۆڕاوە لە دوای ساڵی 2003 کە بینیمان سیستەمی سیاسی گۆڕا و دواتریش لە ساڵی 2005 لە نووسینەوەی دەستوردا. ئەگەر پرسیارەکەی من سەبارەت بەو کێشە و گرفتانی کورد بێ کە ئێستا هەیەی و ئێستا لە گۆڕەپانی سیاسی عێراقدا باس دەکرێت بۆ نمونە کێشەی خاک، کێشەی نەتەوە، کێشەی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان، ئەمە تا چەند لەم دەستوری کە لە دوای ساڵی 2005 نووسراوە دەرەچێکی یاسایی بۆ دۆزراوەتەوە تا چەند توانراوە بە شێوێکی دەستوری و یاسایی کورد با بڵین لە ڕێگە یاسایەکەەوە دەستی بۆ بەرێ؟
لە ڕاستیدا ئەگەر وەکو وڵات باس بکەین بڵێ وڵات شێوەکەی لە دەولەی بەسیتە کە لە قانون پێڵێن گۆڕا بۆ سیستەمێکی فیدرالی واتە ئازادیەکی زیاتر و گەورەتر درا بە هەرێمەکان بۆەوەی بتوان مافەکانی خۆیان بەدی بێنن و هەروە سیستەمی سەرۆکایەتیمان هەبوو نەک سەرۆکایەتی سیستەمێکی تایبەتی دیکتاتۆری ئەتوانم بڵێم هەمان بوو بووین بە سیستەمێکی پەرلەمانی و پەرلەمانێکمان هەبوو و ئەمانە هەمووی هاتە پێشەوە گۆڕانکاری گەورە بوون لە کۆمەلگای ئێمە بەڵام ئێمە بە هەموو لایەنەکان بە زمنی کوردش و زمنی لایەنەکانی کەشەوە نەمانتوانی با بڵێن ئیستیسماری ئەو مادە یاساییانە بکەین بۆ مافەکانی خۆمان من پێشی کەمێک لە ئێستا باسی مادەی 140 کرد من لە ڕاستیدا کۆبوونەوەیەکرا لە کۆتایی ساڵی 2007 لەم شاری کەرکووکە ناوەکان نایەنم ڕەنگە ئێستاگەر جویان لێبێ خۆیان بزانین چێ بوون سەرۆکی ئەو جەلسەیە بووین من ئەو ساماتستێرم هەبوو لە یاسا و لە شارەوانی کەرکووکش بوو مەم وەک بەڕێوەری جێگەری شارەوانی لەو کۆبوونەوەی بەشداریم کرد لە کۆبوونەوەکان پرسرا مادەی 140 جێبەجێ نەکراوە چی بکەین ئەوە کاتەکەی تەواو بوو 2007 کۆتایی 2007 خۆی مادە دەستوریەکە بە کۆتایی ساڵەکان کۆتایی نایێت بەڵکو ئەو دانانی مدەیە بۆ ئەوەیە تەنها بە زووترین کات جێبەجێ بکەین وەڵام من وتم لە وەڵامی پرسیارەکەم وتم ئەگەر ئێوە بتانەوێ ئێستا زۆر زەروریە بڕۆن لە دادگای فیدرالی داوا لەسەر ئەو لایەنە تۆمار بکەن کە بەرپرسە لە جێبەجێکردنی ئەم مادەیە حەلی کێشەکە ئەوەیە پێش ماوەیەک کە عینەن لە لقایش تەلەڤیزیۆنی باسی ئەوە کرا کێشەی بینی هەرێم و بەغا لەسەر بودجە وڵات هەرێمی کوردستان تا ئێستا داوایەکی لە دادگای فیدرالی تۆمار نەکردو لەسەرەوەی بودجەی وەرنەگرتو ویا بەغا لەم ماوەی دوای لە مانجی دووە بڕیارێک دەرچوو لە دادگای فیدرالیەوە دەربارەی نەوتی هەرێمی کوردستان ئێمە ڕێگای یاساییمان هەیە بەڵام من پێم وایە وڵاتەکە بە شێوەیەکی گشتی و تاکەکانش بە شێوەیەکی تایبەتی بارە سیاسیەکە کۆنتترۆلی وەزعەکەی کردووە یعنی لایەنە سیاسیەکان لاگراوە تەلاوە حتا ئێستاش بۆ جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدرالی من پێم وایە ئەمانەوێ ڕێگای سیاسی بگرینە بەر هەرێمی کوردستان یعنی ڕێگای سیاسی بگرێتە بەر زیاتر لەوەی کە بمانەوێت دەستور چی بەجێ بکەین دەستورش هەموو لایەنە سیاسیەکانی عێراق بەگشتی وە کوردش بە تایبەتی هەمووی تەفسیری کردووە ئەو مادانی کە سوودی لێ وەرەگەرێ بەڵێ خاتە پێش چاو و جێبەجێکرێ ئەو مادانی کە سوودی لێ وەرناگیرێت ئەوە بە حکوومەتی اتحادی فیدرالی شەوار بەهمانش زۆر باشە مامۆستا ئێمە دێمە لێرە باسی ئەوواکەین ینی تونند و تیژەی کە بەرامبەر بە خانمان و منداڵان نەکرێت بە شێوەیەکی گشتی تونند و تیژی خێزانی و هەڵ ئەدر لە ئێستاە کە یاسەیەکێ بە ناوی عنف الأسرية قانون عنف الأسري هو كارتشيك ما كاري بيناك تفعيل ناكر تشينو كساني كراي غريغ ليكن يعني أزاني شلون أم بابتها بيوست تنها بخزاني بيوست بهم كوملقايا يعني أبي همو دور ما نهبي الذي بذكرني أم ياسا لقطاب قانا كان بالخندقة كانوا لا زانكو كانوا لا منبري مسكوتا كانوا لا لاين السياسي كانوا لە کۆمەلگای مەدەنیەوە لە حکوومەتەوە چۆنیەتی وریاکردنەوەی تاکەکانی کۆمەلگا لەم بابەتە من پێم وایە تا ڕادەیەکش ئەم مەسەلەیە بەرەو پێشەوە چووە یعنی ئێمە گەر سێری خێزانەکانی خۆمان بکەین ڕەنگە 30 ساڵ لەمە و پێش ڕەنگە ئەو بارە تونند و تیژیە زیاتر بوو بێ لە ناو خێزانەکان و کەسش نەبوو بێت چاودێری ئەو باری کردوی ئێستا ئاستی ڕۆشنبیری کۆمەلگا تۆزە بەرەو پێشەوە ڕۆیوە کاریگەری زۆری هەیە لەسەر تاکەکانی کۆمەلگا بۆ ئەوەی لەو عنف ئوسەریە تۆزێکەم کرێتەوە ئەمەش بەواتای ئەوە نایەت کە هیچ پێشێریەک نییە بەڵێ پێشێری هەیە ڕۆژانی جۆمەن لێ بێ ئافرەتان تووشی کوشتن و سزادانی خێزانی و ئەمانە ئەدرێن بەڵام پێویستە هەر هەموو بە شێوەیەکی گشتی ڕۆڵی هەبێ لە جێبەجێکردنی ئەم یاسا ڕەنگە حکوومەتش بەتەواوی نەتوانێت زۆر باش مامۆستا من ئەگەر کۆتا پرسیارمەوە بێ لە ڕۆ کۆمەڵایەتێکەوە هەندێک جار دەبینین ئەوەی کە جێگی یاسا دەگرێتەوە سوڵحی عەشاری و تۆڵەکردنەوەی کۆمەڵایەتیە
ئەمە تا چەند کاریگەری هەبووە لە کۆمەلگا دەیانی بۆ خۆمان دەبین هەندێک جار هاوڵاتێک کە زوڵمی بەرامبەر کراوە کە تاوانێکی بەرامبەر کراوە هەوڵەدا لە ڕێگەی تۆڵی کۆمەڵایەتی و تاوانێکی دیکە ئەنجامدا بارە کۆمەڵایەتەکە تا چەند کاریگەری هەبووە لە جێبەجێنەکردنی یاسا باری کۆمەڵایەتی کاریگەری گەورەی هەبووە لەسەر ئەوەی ئێمە بەرەو دەوڵەتێکی یاسایی نەڕۆین کاریگەری زۆر زۆر گەورەی هەیە و تاکەکانی کۆمەلگاش ینی بۆ نمونە من پێش نەختێک کەمێن لەمە بەرباسی ئەوم کرد ئەگەر حکوومەت بە ئەرچی خۆی هەڵنەسێ بەجێبەجێکردنی یاسا تاک چی بکات بۆ نمونە ئێستا لە شاری کەرکووک ئەڵێن نیوەی شارەکە تەجاوزە من خۆم لە شارەوانی ئیشم کردووە 25 ساڵە شارەوانی لە 105 سەکەنی دابین نەکردو بۆ خەڵکەکە ڕوو لە چۆ بکات چی بکات خێزانەکان گەورە بن گەنجەکان هاوسەرگیریەکەن مجبورە ئەبێ شتێ بکە بۆی بتوانێت تایە بژێت بۆیە من پێم وایە ناڕۆشنبیری کۆمەلگا یعنی کەمی هۆشیاری ناڵم ناڕۆشنبیری چکە مستەلاحێکی تۆزی قاسیە کەمی هۆشیاری لە کۆمەلگا نەبوونی دەسەڵاتێک بۆ جێبەجێکردنی یاسا هەڵنەسانی دادگاکان بەکاری جددی و درێژە کێشانی کێشەکان لایەن ئەمانە بووەتە هۆی ئەوەی کاتێ تاچێکی کۆمەلگاکە کێشەیەکی کۆمەڵایەتی یابێت نزاعێکی بێت لەگەڵ یەکێککە تووشی حادیسەیەک بوو بێت پەنابرێت بۆ ڕێگەی چارەسەریکە لەبەر ئەوەی سوودە مەسەلەن یا ناگا بە ئەنجامەکەی خۆی لە ماوەیەکی کەم و لە ماوەیەکی یاسایی ئێمەش تاکەکانی کۆمەلگاش مرۆڤن تەحملێکی زۆر زۆری هەتاییان نییە مەسەن بۆ تەحمل بکەن ئەبێ بۆیە ئەو هەموو لایەنانە بارچی خۆیان هەستن بۆەوەی ئەو بارە کۆمەڵایەتی جەنابەت باست کرد کە ڕوو لە سوڵحی عەشایریەکەین کەم ببێتەوە پشت بە یاسات بەستین و بەرەو ئەوە بڕۆین دەوڵەتێکی یاسایی دروستکەین و ئەوە خەونی هەموو یاساناسێک و تاچێکی کۆمەلگایە کە مافەکانی بتوانێت لە مافەکان و ئازادیەکانی بتوانێت لە ڕێگەی یاساییەوە دەستەبەر بکات زۆر سپاس بۆ دکتۆر عەدنان زەنگەنە مامۆستای زانکۆ سپاس بۆ ئامادەبوونت مامۆستا بەڵێ خۆشەویستان بەم شێوە هاتینە تەواوی بەرگە و بابەتەکانی پرۆگرامی ئەمڕۆی بەیانی باش تا پرۆگرامێکی دیکە خواتان لەگەڵ